بەگوێ بیسەرمانن سڵاوتان لەبێ کاتتان باش بەڕێزان بە یارمەتی هاوکارانم لە ڕادیۆی دەنگی گەلەوە ڕووماڵی ئاهەنگەکانی نەورۆستان بۆکەین و بەناوی خۆم و سەرجەم هاوکارانمەوە لە ڕادیۆی دەنگی گەلەوە پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی گەلی کوردەکەین لە هەر کوێکی ئەم دنیا بن کە مەشخەڵی نەورۆزیان گەشتر کردوتەوانێ لەگەڵمان بمێنەوە بۆ ماوەی 2 کاتژمێر ئەمڕۆ ڕووماڵی زیند و بەردەواممان هەیە لە قەندیلەوە لە ئەوروپاوە لە شارە کوردەکانەوانە پێتان ئەڵێن کە نەورۆز چۆن بەڕێوە چۆ و چۆنیش بەڕێوە دەچێت. چوار پارچەی کوردستان بە بۆنەی هاتنی سەری ساڵی کوردی ئاهەنگ و چالێکی جۆرا و جۆر بەڕێوەچوو و ئەمڕۆژ گەورەترین کەرنەڤاڵی نەورۆز لە شاری ئامادەی باکووری کوردستان بەڕێوە دەچێت. دوێنێ کاوکات بوو لەگەڵ یەکەم ڕۆژی مانگی خاکە لەوەی ساڵی 2724 کوردی لە زۆربەی شار و شارچکەکانی هەر چوار پارچەی کوردستان ئاگری نەورۆز کرایەوە. ئاهەنگی خۆشی سەری ساڵی کوردی و چالاکی کللتوری جیاواز بەڕێوەچوون لە قەزای ئاکری پارێزگای دهۆک دوو لە ئاکری 2724 مەشخەڵ هەڵکران و کەرنەڤاڵێکی تایبەت بەڕێوەچوو و هاوڵاتیان لە زۆربەی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان و پارچەکانی دیکەی کوردستانەوە بە شاریان لە کەرنەڤاڵەکە کرد. سەرەتا لەلایەن 8 گروپی جیاواز کە پێک هاتبوون لە گەنجانی نیشتیمان بە 2724 مەشخەڵ چیایی کە لە ئاکرێ ڕازێنرا و دواتر بە یاری ئاگرین دیمەنەکە سەرنج ڕاکێشتر کرا. دواتر ئاهەنگەکانی نەورۆستان لە شارەکانی باشووری کوردستانەوە بۆ تەواو دەکەم، بەڵام دەمێ بچمە خەندیلی سەرکەشەوە لەوێ بزانێکین چی دەگوزارێ. بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 12 بە کاتی کوردستان ئاهەنگ و پیرۆسپایەکان دەست پێ بکە. ڕۆژنامەوان بڕوا ئەسعەت لە قەندیلەوە لەگەڵمان دەبێ. بڕوا سڵاوت لەبێ جارێکی دیکە کە تەڵەم نەورۆزت پیرۆز بێت پەمان بڵێ لە قەندیلدا چی هەیە ئێستا؟ سڵاوتان لەوێ پەری جەژنی نەورۆزتان پیرۆز بێ. وەکۆی ئەبینرێ دەتوانین بڵێن بە هەزاران لە هاوڵاتیانی باشووری کوردستان ڕویان کردوتە قەندیلی سەرکەش بە مەبەستی پیرۆزکردنی جەژنی نەورۆز. لە ئێستادا سەحنەی نەورۆز لە قەندیل بە تەواوی ئامادە کراوە و بڕیارە کاتژمێر 12 پرۆگرامەکانی جەژنی نەورۆز دەست پێ بکە. هەر یەک لە هونەرمەندان میدیا حسێن، مستەفا دادار و چەندین هونەرمەندی دیکە و چەندین گروپی دیکە هەروەها لە شەنگال و لە مەخمورەوە بەشداری جەژنی نەورۆزی قەندیلەکەن. ئەمێ ئەوەشتان پێ ڕابگەێنم ئەوەی لە قەندیل هەیە کتێبەکانی ڕێبەرۆژەلان بە شێوەیەکی بەربڵاو داخوازی و خواستی لەسەر و لێرە گەلەتوانن بەدەستی بخەن و هەروەها تیمەکانی تەندروستی بە شێوەیەکی بەرفراوان و چڕ لێرە ئامادەیانێ بۆ هەر ئەگەرێکی نەخوازرا و هاوکات گەنجانی وڵات پارێزی کوردستان بەشی پاراستنی ئاهەنگەکەیان لە ئەستۆ گرتووە. ئەوەشی لێرە ئەیبینێ بەردەوام پەیتا پەیتا خەڵک هەر بەڕێوە و بەرەو قەندیل لەسەر ڕای ئەوەی لە دوێنێشەوە ڕۆژانی پێشووتریشەوە هاتوون بەشێکیان چادریان هەڵداومشەوە لە ناو چادر و لە ناو مزگەوتەکانەوە ڕۆژیان کردەوە. ئەوەش بڵم نەک تەنها لە باشووری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستانەوە تەنانەت لە وڵاتانی ئەوروپاوە ئازادی خوازان بەڵێ ئازادی خوازانی ئینتەرناشناڵ لە گەیشتوونە قەندیل و لێرە لەگەل و گەریلا پێکەوە جەژنی نەورۆز پیرۆزەکەن. من یەکێک ئەمەوێت لەو هاوڵاتی و چالاکوانانی کە ئەمڕۆ لێرە ئامادەگیانەیە لە جەژنی نەورۆز ئەمەوێ بیان دوێنم ڕاستەوخۆ. نیگارخان یەکێکە لەو ژنە چالاکوانانەی ئەمڕۆ لێرە ئامادەی هەیە. نیگارخان سڵاوتان لێبێ باسێکی بەشداری خۆتان مەبڵکەن لە جەژنی نەورۆزی قەندیل. سڵاو سەرچاو هەموو کوردێک پیرۆزە لە هەموو لایەک. قەندیل کەشێکی زۆر خۆشە. ئێمە لە دوێنێ و لە گەرمیانەوە هاتوین بە پاساتوین بۆیرە
کەشەکە هەستەکەی لێرە بە بۆنەی کوردبوون و هەستێکی یەک ڕیزی کورد ئەبینی لێرە کە ئەوی شعورێکی زۆر خۆشە بۆ کورد بۆ پاپشتی یەکتری و بۆ یەکڕیزبوون و یەکدەنگبوونی و بە یادکردنەوەی ئەم بۆنەیە. باشە ساڵانی دیکە هاتووی بۆ جەژنی؟ من یەکەم ساڵمە دێمە قەندیلیش زۆر زۆر خۆشە، ینی حەزەکەم ماڵم لێرە بێنەک بۆی بەردەوام لە قەندیل بی هەموو، چونکە من حەزم لە سروشتێکی هێچگار جوان و خۆشی هەیە. لەسەرەوە ئامادەکاریانی هاتنی هاوڵاتیان لێرە بە جۆش فرۆشەوە زۆر خەڵکیان لێرە، تەنانەت بربەستی زۆر کرا و ئەلان زۆر ئەوەی کروتیان بردومان کرا و ڕێگەڕانێ گیرا و مەڕۆن و ئەگەڕێنەوە ئەم قسانە زۆر کرا ڕاستێکی، بەڵام خەڵکردنەوەستا و خەڵکێکی زۆر زۆر لێرەیە، تەنانەت ئەوانە لەم سەرمایە کەپریان هەڵدا و خێمە و ئەوانە خواردنی لێە سەحنەیەکی جوانە. ئەم شەوش لەبەرەو بارانە هەموو خەڵکگوێنەدا باران و هەڵپەرکێ و شادیانە کرد. زۆر سپاس نیگارخان هەر بژین. من ئەمەوێ بڕۆمە لای یەکێکی دیکە لەو هاوڵاتیانی ئەمڕۆ لێرن ئەوان شەستی خۆیان دەرببڕن. سڵاوتان لێ بۆ جەژنتان پیرۆز بێ. جەژن لە تۆش و لە تەواوی کورد لە هەر چوار پارچەکەی کورسان و هەموو جیهان پیرۆز بێ. بەخێر من سەر و سەر چاومان ئێمەش وەک لە ئەنگرانی حرەکەت لە گەرمیانەوە هاتوین، ئامادەگیمانەیە چەندین نەورۆز هاتوینەتە ئێرە. بەڕاستی نەورۆزی ئەمساڵ لە کەشێکی زۆر خۆشایە، سروش زۆر جوانە، خەڵکێکی زۆر هاتووە لە هەر چوار پارچەکەی کوردستان. خەڵکی کوردستانی باشوور تێک ڕاهاتوونەتە سەرەوە. جەژنی ئەمساڵ جەژنێکی زۆر جیاوازە، ئومێد دەکەین ئەم جەژنە ببێتە جەژنێکی یەک ڕێزی گەلی کورد بۆ یەکێتی نەتەوەیی کورد پیرۆزە لە هەر چوار پارچەی کوردستان و هەموو وڵات پارێزان. هەر بژین زۆر سپاسدەستان خۆشە. پەری من ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە لێرە بەڕێز مامۆستا نەورۆز ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجەلان لێرە ئەبینم. لێ مامۆستا نەورۆز جەژنتان پیرۆز بێ. ئەمڕۆکو کۆمیتەی ئازادی ڕێبەر ئۆجەلان چی داخوایانیەکتان هەیە و چۆن کەشوهە و ئامادەکارەکان جەژن نەورۆز قەندیلە لەسەنجێنن؟ دەستیەوە خۆش بێ، سوپاس بۆ ئەم گفتوگۆیە. دیارە کۆمیتەی ئازادی ئۆجەلان لێرە لە کوردستان بەرچی خۆی دەزانێت لە قەندیل نەورۆز بکات لەگەڵ هێڵی بەرخودان و تێکۆشان و ئازادیدا و گەلمان لێرە شادمانە. ئێمە دیارە کۆمیتەی ئازادی ئۆجەلان بەشدارین لەوەی کە وتارێکی تایبەتیمان هەیە کە پەیوەندیدارە بە جەژنی نەورۆز و ئازادی و ڕۆژی نوێی کوردی. پێم وایە نەورۆزی قەندیل جیاواز لە نەورۆزەکانی تر، جیاواز لە شوێنەکانی تر بەهایەک و هەڵسەنگاندنێکی تایبەتی هەیە کە گرێدراوی هێڵی سەرکەوتن و بەرخودانی ڕاستەقینەی زاوتی ئازادی خوازی گەلی کوردە. بۆیە پێم وایە لێرەدا ئەتوانین بڵێن جۆش و خۆشی نەورۆز هێزێکی معنەویە، مۆراڵێکی گشتیە لە پێناو ئەوەی کە گەل یەکێتی و یەکڕزی هەبێت. پەیامیشە بۆ دوژمنانی گەلی کورد کە هەمیشە باز لە پارچەبوون و لێکترازان و تێکشکانی ئیرادەی کوردی دەکەن. لێرە ئەو پەیامە دەگەێنین کە گەلی کورد لێرەدا بۆ پەڕی ئیرادەوە بۆ پەڕی هێز و بەرخودانەوە ڕوبەڕووی ستەمکاری و داگیرکاری و فاشیزم دەبێتوانێ. بۆیە قەندیل شایستەی ئەوەیە کە هەموو هاوڵاتێکی کورد لێرەدا با بڵێن نەورۆزی خۆی بکات بە گیانی لێبردوویەوە، بە گیانی وڵات پارێزیەوانە پەیامەکانی بگەێنێت. مامۆستا نەورۆز پەیامتان و جەژنە پیرۆزەتان بۆ ئەڤاڵانی بەرخۆدا کە لە زیندانەکانە بەرخۆدانەکەن. دیارە هەواڵانی بەرخودێر لە زیندانانی باکووری کوردستان و هەندێک لە ڕۆژهەڵاتی کوردستاندا جێگەی شانازی گەلی کووردە کە هاوکاتە لەگەڵ با بڵێن 15 شوبات کە پێشتر لە ئەمانی ڕابردوودا بووە گەلە کۆمەی نێودەوڵەتی دژ بە ڕێبەراکۆ هەموو ئەمانە جێگەی شانازی گەلی کوردن کە دەبینین وڵات پارێزان زیندانیانی سیاسی کوردی بەرخودان لە زیندانەکانە بۆ 100 ڕۆژیان تێپەڕاندووە لەمانگرتن و لە بۆ ئەرکدارکردن بەرامبەر بە پرسێکی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەیی کە ئەویش ئەوەیە هەم ئازادی ئۆجەلان دەستەبەر بکرێ، هەم نەورۆز بێتە مایەی سەرکەوتن و سەرفرازی و دەستکەوتە مەزنە مێژوویەکانی گەلی کورد. بۆیە گرێدانێکی مێژووی ئەخلاقی جدی هەیە لە نێوان بەرخودان لە زینداندا، بەرخودان لە چیادا، بەرخودان لە ناو گوند و شارەکاندا. بۆیە ئەم پێکەوەی و هەماهەنگیە ئیحساسێک و هەستێکی بەرپرسیارەتی مێژووی نەتەوەکەمان. زۆر سپاس مامۆستا نەورۆز، هەر بژین دووبارە جەژنتان پیرۆز بێ. پەری من ئەگەڕێمەوە لای ئێوە ئەوەی دنیا سپاس. بەڵێ
پەیامی هاوڵاتیان و چالاکوانان و ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجلان مامۆسا نەورۆز بوون. لێرە پاش کاتژمێرێکی دیکە ئاهەنگی جەژنی نەورۆزی قەندیل پرۆگرامەکانی خۆی دەست پێ ئەکات و گەلش بەردەوام و پەیتا لە سەحنەی ئاهەنگی نەورۆزی قەندیل کۆ دەبنەوە. دنیاک سپاس بڕوازات ڕۆژنامەوان لە قەندیلۆ لەگەڵمان بووی. جارێکی دیکە هەموو ڕۆژێکتان هەر نەورۆز و هەر خۆشی بێ. بەڕێزانێمە لەگەڵتان بەردەوامە بین. پاش چەند خولێکێکی دیکە بە هەمان شێوە هاوکار و ڕۆژنامەوان بەهرە عومەر لە قەندیلۆ لەگەڵمان دەبێت، بەڵام بەرلۆی بچینە لای ئەو میوانێکمان لە ستۆدیۆ هەیە کەویش مەدەنی فەرحۆ نووسەر و ڕۆژنامەوانە. مامۆستا زۆر بەخێراتی بۆ ستۆدیۆ ڕادەی دەنگی گەل. نەورۆزیشتان پیرۆز بێت. یاتەژێکێ پیرۆز بێ و نەورۆزە گەریلا و گەلێک کورد و کەسێن گرتین دیلێن ئازادی و ڕێبەر ئاپۆ پیرۆستکم و باڵێ دەکشێنم کو 2500 ساڵن نەورۆز واتەیە خۆ هەندا نەکریە. هەر دەم جوواکی هەر دەم تێکۆشین و هەر دەم ji بۆ ئازادی هاتیە پێکانین و بەری 2500 ساڵی بکاوای بە کاوای حەسەنکەر دەست پێ کردبێ لێ ئیرۆ بکاوایان هەمدەمی دۆمێ و دژی زڵمێ و زۆردارە و داهاکەین 100 ساڵا 21ژی تێکۆشینێتکەن. باشە مامۆستا هاوکارم بەهرە عومەر ڕۆژنامەوان لە قەندیلەوە لەگەڵمان دەبێ بێکەوە چینە قەندیل گوێدەگرین دواتر جدێمەوە لای جەنابەت هەندێک گفتوگۆ دەکەین. بەهرە سڵاوت لێبێ ئەم کاتت باش نەورۆزت پیرۆز بێ. دەمەوێت پێمان بڵێ بە هەمان شێوە کەمێ پێش ئێستش بڕوا هەر لە قەندیلەوە بوو، بەڵام بەهۆی زۆری هاوڵاتیانی کوردستانیانەوە لە قەندیل وەکو بڕوا ئاماژەی پێدا بە هەزاران کەس ئەمڕۆ لە قەندیلن. بەهرە پێمان بڵێ خراپی کەش و هەوا هیچ کاریگەری کردووە لەسەر هاتنی خەڵک بۆ قەندیل؟ سڵاوت لێبێ پەری، بەیانیت باش لە نێو خاک و چیا و دۆڵ ئازادەکانەوە، بەیانی گوێگران و بیچەرانی دەنگی گەل باش. سەرەتا پیرۆزبایی نەورۆز لە ڕێبەر و ڕێزانی حەقیقەت ڕێبەر ئاپۆ بەرخۆدانی دوورگەی ئیمرالی دەکەم. پیرۆزبایی لە گەلی کوور دەکەم کە لە هەر شوێنێکەوە لە هەر جێگەیەکەوە گوێگر و بیسەرمانن. ئێمە ئێستا لە بناری قەندیلین، بێگومان لە دوێنەوە پۆل لە هاوڵاتیان لە سەرجەمچین و توێژەکان لە 4 بەشی کوردستان و هاوکات گەنجانی ئەنتەرناسیۆنالیست دێنە بناری قەندیل بۆ پیرۆزکردنی نەورۆز. دوێنێ ئێوارە ئاگر لێرە کراوەتەوە و خەڵکێکی زۆر لە ڕۆژوانان لێرە بەربانگیان کردوتەوە. بێگومان ئەم شەوی ڕابردوو بارانێکی باش لە بناری قەندیل باری، بەڵام لەگەڵ ئەوەشدا لەژێر باران و لێزمەدا هاوڵاتیان هەم پەیامیان نار لە ڕێگەی تەلەڤیزۆنەکانەوە بەرنامەی ڕاستەوخۆ لێرە کراوە. هاوکات جۆش و خرۆش و هەڵپەڕکەی گەل و جەماوەر لێرە بەردەوامی هەبوو. بێگومان ئەگەر بڵێن کەشەکە ساردە، بەڵام ئەو وەنیە کە ڕێگری لە هاتنی خەڵک کە هەتا ئێستش لە بەیانی زۆوە هاوڵاتیان پۆل دێنە بناری قەندیل بۆ بەشداریکردن لە ئاهەنگەکە. ئێستا شەقاڵی ئامادەکاری ستیجن و ئاگر دەکرێتەوە کەمێکی دیکە ساعت 12 کاتژمێر 12 ئاهەنگی نەورۆز لێرە دەست پێ دەکات لەگەڵ هونەرمەندانە. و ئەوەی کە دەمەوێت باسی بکەمەوەی کە لێرە جیاواز لە چین و توێژەکان مناڵانێکی زۆر لەگەڵ دایک و باوکیانە هاتوونەتە ئێرە. دایکانی بەتەمەن لە مەخمورەوە لە شنگالەوە هاتوونەتە ئێرە بۆ پیرۆزکردنی نەورۆز، بۆکردنەوەی ئاگری نەورۆز لێرە. باشە بەهرە پێمان بڵێ ئەمڕۆ پەیامی سیاسی چی دەبێت لە قەندیلەوە دەدرێ وجگەلەوەش لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان نەنەر و کەسایەتەکانیان هیچ شتێکێک لەوانە ئەمڕۆ بەشداری نەورۆزی قەندیل بوون ئەوەندەی تۆ بەدووادا چوونە کردبێ و چاوە گەڕابێ و ڕۆژنامەوانێک؟ بەڵێ بێگومان لێرە زۆر کەس وەکو کەسایەتی خۆیان هاتوون لە مامۆستایانی ئاینین، لە هونەرمەندان، لە سەرجەمچین و توێژەکان، بەڵام بەداخەوە وەکو دەزانین ئێمە گرفتێکی گەورەمان لە باشووری کوردستان هەیە، ئەویش یەکدەنگی لایەنە سیاسیەکانە هەر لەبەر ئەو هۆکارش کە هیچ کامێکیان لێرە ئامادەیان نیە بۆ پیرۆزکردنی نەورۆزی ئەمساڵ. بەڵام یعنی سەرەڕای ئەوەش لە ناو جەماوەرە پێداگیری لەسەر یەک ڕیزی و لەسەر یەکدەنگی دەکرێت و هەر بۆ ئەو مەبەستەش هەمووان لێرە کۆبوونەتەوە تا هەم پەیام وەکو هەمیشە ئەو پەیامە بەگوێی دوژمنان و داگیرکەرانی خاکی کوردستان بدەن کە گەلی کورد
هەمیشە لەسەر پێی خۆیەتی ئەگەر هەر جۆرە سیاسەتێک لەسەر گەلی ئێمە کارکات وەڵامی گەل هەمیشە بەم جۆرە دەبێت و لێرە هاوڵاتیان لەگەڵمانایە ئەگەر هاوکارمە باشە پێم خۆشە پەیان یەک دوانێک لەو دایکانەوە بدەن باگوێمان لە دەنگێ و دایکانە بێمەش باشە گیان ماوت لێبێ لەکوێ هاتوو والله لە سلێمانی هاتمە بخوا خاکێک کۆبن و خاکە ڕۆژاوامە بەخێر بێت نەورۆز پیرۆز بێ دەمانێتانی پەیامی لە ئەوەژی پیرۆز بێ ئەو هەموو گەلەمەی کورد و کوردستانی ڕۆژاوا و بەدارێ بۆ هەمووان پیرۆز بێ و ئێ سەرۆکێمەش سەرۆک عەدەڵا ئۆژۆ ئینشاڵڵا ئازادی جێڕە و لێ حەزار جار پیرۆز بێ ئاهەنگەکە چۆن ئەبینیت پێشواز خۆشە گەلێکی خۆشە زۆر زەحمەتی هەیە عینی بۆڕن و سەرڕۆمە ژێ دەدی لە باش گەلێکی خۆشە 15 سال نەل دەبەکێ سلێمانی مەلە هەموو 2 سال نەپێمە قەندیلەیە جەزنێ نەوروز لە قەندیلێ بتعمەک یعنی باشقەیە حەسێکی کوت ڕۆست نێف کوردی خۆدا نێف ڕۆژ ئاوادایی نێف ملەتی خۆدایی هەم مەسەن تۆمەسەی خوا دەواتی خوا هر وقتی روزآوایه یعنی روزآوا اینه بیمه احساسه که سری خاص بیمه و دیسش گلیمه کردستان بینه بودی کردمه روزآوا و ابر و حتی پارچه کردستان پیروزبایی دکن روان و سرک عدالة آزادی انشالله بینه گوشی روزی سر داری پیروز دکن انشالله آزادی جورا به جوارش گلکی فاشه باش با ایشتو برای جشن نوروزتان پیروز بگمان لیره که لەسەر جەمچین و توێژەکان بەشداربوون هەیە بۆ پیرۆزکردنی ئاگری نەورۆز و بەشداریکردن لە ئاهەنگی بناری قەندیلە سگنجێکی دیکەم لەگەڵایە سڵاو دێبێ بەخێر بێمانە بزانین لەکوێ من لە چەند سەماڵەواتوم نەورۆزی ئەم ساڵ تایبەترە وەکو ساڵانی تر بە هەمان شێوە خۆشترە نەورۆزی ئەم ساڵ پیرۆز بێ لە هەموو گەلی کورد جەژنی نەورۆزتان پیرۆز بێ و هەر لە خۆشییا بن هیوادارین ئەم شاخانەی قەندیل لەبیر نەکەن بەردەوام بن لە گەشت و سەیرانکردن بۆی لە نەورۆز بە هەموو شێوە پشتگیری خۆمان ئاراستی شیاکانی قەندیلەکەی بێگومان نەورۆزیان ساڵ زۆر جیاوازە بۆی کە لە هەر چوار بەشی کوردستاندا جۆش و خۆشێ بەرخۆدانێکی گەورە هەیە بۆ گۆڕانکاری لەسەر ئاچی هەر چوار پارچەی کوردستان تۆ و گەنجێکی باشووری کوردستان پەیامت چێ بۆ لایەنە سیاسەکانی باشووری کوردستان کە با لەم نەورۆزۆ لەم سەری ساڵی نوێی کوردیەوە یەکدەنگی و یەکڕیزی و بەرەنگاری بنوێنن بەرامبەر بە ڕووداگیرکردن قسەکانە تەواو ڕاستە بەڵام پێویستە ئێمە وەکو نەتەوەی کورد لە ناو خۆمانە یەکگرتووتر بین برایەتی و دەست لە ناو دەست پێکەوە بەرەو پێشکەوتنی زیاتر وەکو ئەوەی هەواڵی سەرۆک بۆجەلان وتی ئێمە تەنیا چیاکان پشتی نەتەوەی کوردە بەڵام ئێمە بێ لایەنەکانی تریش یارمەتیمان بن بۆی لە ناوم شاخانەیە بتوانین بمێنینەوە بەرگری زیاتر و سەرکەوتنی زیاتر مێژوو تۆمانی زۆر سپاس بۆ تۆ دووبارە بەخێر بێیت بۆ بناری قەندیل و نەورۆزیشت پیرۆز بێ بەڵەتەری ئەوەی گوێبیستی بوون پەیامی هاوڵاتیانە لێرە کە هەتا ئێستاش پۆل لە هاوڵاتیان بە سەدان و هەزاران هاوڵاتی هاتوونەتە ئێرە بۆ بەشداریکردن لە ئاهەنگەکە و جۆش و فرۆشێکی زۆر دنیایەک سوپاس دنیایەک لەگەڵ سەرمایە هەمووان بەجلی کوردیەوە بەشدارن لەم ئاهەنگەدا دنیایەک سوپاس بەهرە عومەر ڕۆژنامەڤان لە قەندیلۆ لەگەڵمان بووی دەگەڕینەوە ستودیۆ مامۆستا زۆر ببوورە بۆی کە مایتەوە بەڵام تۆم ڕۆ میوانێکی ئەزیزی ئێمەی گەورە و خۆشحاڵت کردین هەمووکو نووسەرێکە وەکو ڕۆژنامەڤانێک لەگەڵمانی ئەگەر گوێت لە پەیامی هاوڵاتیان بوو بێ لە قەندیلەوە زۆربیان باسلەوە دەکەن کە پەیامی لایەنە سیاسیەکان ئەمڕۆ لە قەندیل پەیامی یەکڕیزی و ئاشتی و تەباییە تا چەند ئەمە گرنگە بە تایبەتی لەم قۆناغەی ئێستای گەلی کووردە بڵێ پەریجان پێویستە کۆ ئەمزانە بن کاوای حەسن کرد زانێ جوانان سەرێت چیا ئاگر پێخست و سەرکەتم دەستخست ئاپۆژی بەری 5 ساڵی لە درۆژەکە نەورۆزێدا ئەم پەنگافدا دەست پێکردن و جوانن کورد ئاگرێل سەرێت چیا ئیرۆگەهایە قۆناخە و ئێدی گەلێ کورد 4 پارچەین کوردستانی و دەربەی وڵات ویژدانێ شیاریە جیهانێت کێ بن محاکەمێدا
يعني نتني مساجك أكو بيجن داقر كرتني لجهاني تمامي تكنا بين محاكمة ده وحسابت برسن بله ببيبي واني أف ججنا كو إيرو لشار بارچين كردستان والدربي ولاتي بيروس كرن جلكي جرينجا هل بجارتن هرمي لتركي وباكورة كردستان جد سهو يكي بميادة تينكرن أف جكي مساجك دويامينا وبيستو 6 سالن بتعيبتي بشتي ديلگرتنا أجلان كو 3 سالن تأغاهي جي ناي گرتن دولتا تركيا لهمبري كو حم قلي كرد بارتين كرد حقوق ناسين كرد ين جهاني و انسياتيفين هاتن آفاكرين جهاني و هم سازين مافي مروفان هم نتوين يكبو هم كونسيا أوروبا شيار دكن 3 سالن آگاهی جری بر آپو و 3 گرتین لجم نای گرتن دیسه جهان بیدنگا بپیوانی اب مساجا کو ایرو ده جشن نوروز ده تینه داین یا 2024 ده گل کی گرینگن و باندورا کا ارینی تباهی رایا گشتیا جهان جب کی ول بجارتنن سهویه کی آدارب کی یعنی 9 سالا ده دستلاتداریا کو وکا فاشیزم سردم تین اسکرین بقیومان کو نقانونیه شارداریان کردان حمود دست سر کرنا و شارداریان کل باکور کردستان تنی مثلا تنی شارداریان کردا بیریزی کرنا کاری نلره کرنا گلوب شارداره که AKP CHP پارتی دن لترکیه لاناتولیا لبرو دراد سوجک نکریا لقيوم تعيني تاني شاردارين كردا كرن باشا ماموسا دمه بپرسم بوچی لباکوری کردستان لروش آوای کردستان لروش حالاتی کردستان جواز لباشوری کردستان نوروز کراسکی سیاسی لبرخو کردوان بله نها نوروز روجا دسپیکو حتى ايرو كراسكي سياسية يعني دماغو مروب بحثا جواك كي بحثا سياستك جواك انرجيا كا آبادا لكاس انرجيا وينا دينا دماغو دمري او مروف دمري لجواك نامري او انرجيا نوروزي انرجيا جواكية ببيبي واني هر اغري بيخصنا اغري نوروزي لكودري دبي بلا ببي وبريانها لعراقي لسوريا لتركيا قد خبو بلكي الباشوري كردستاني در ملت درد كات السري چي مشعله بيتخصن داد كات ونوروز بيروز ليل باكور لسوريا والنوروز قد خبو يعني كس اگر بيخست بانشي بدزي بيتخصن يعني در قربونا واتيا چونا بيكنيكي ليه بدركتنا باكيكي وجوانن كرد اب واتا گها قناخا كو ايدي جواكيا تكوشينا ويكريزيا وجبو ازادية بيبيوان النوروز اگر ججن اولي جواكي بن ججنك النتوي چاوانا نتوي بي چاوانا سياسي بي چاوانا جواكي بي چاوا بالينك شنن سر پرسريكن روجانا كو د سياستا و دولتي دبي يعني افتي واطي اكون نوروز جواكيه و سياسيه و اگر سياسي دس نه دس گرتنج كي وجواطيا خو دورت كبي بيبيواني اگر نام يعني سمبولا آزادي و شورشيا باشا هم ساتواني بلين لباكوري كردستان و تركيا ولا روشاوي كردستان و بتابتي لسوريا جدا بينجوي نوروز زورتر اتوانين بلين اقريتو بوسر حلداني باقا قلم شنانه ده يعني بيش بقاكش نوروز بيروز كرا بلان بشوازي ديكا نبي شكلي بو مثلا قال لك كسن از شهادي مقوا 84 ساله يعني ما قال لك نوروز دي هركز واسباس صعب فريان بافرا مثلا اوكو امبون شاهد كو كسي كو نوروز بيروز كرن يابدزي بيروز كرن ياجكي بشف دچون تكرك دشوطاندن تكر يعني دولابي ترمبيلت شوطان وبردانوي كسي
خيالين تاي سيارة بله يعني أوي سيارة دشوت عندن وأجرين نوروزي بيتخز نقولن أم هنا ما مستعزاني لباشوري جلالي أما عادت بوا بزورت لسالين نوتا كان تای ئۆتۆمبیلیان دەسووتان بەڵام ئێستا بەهۆی پێشکەوتنی دنیا و کرانەوەی کۆمەڵگەوانە ئەمە گۆڕاوە بۆ دار و بۆ مەشخەڵ و بەمانە سوود ڕاستە ینی لە چار پارچەم پشتی کوردستان هاتە پارچەرکردن تۆرە و عادەت جی هات نەگوهرتن و تەفگەرن سیاسی هات نەگوهرتن دەولەت نەتە و دەولەت تت نەتە و دەولەت وەکە دەولەتە ترکی برهەنگێکی فاشیزم نهاتیە هوناندن شخۆ ترکیا ناوەکی نوێ لێکردنا بەرێ ناوێت ترکیتی نەبوون عەرەبا پشترت گوتن ئەدراکی بئیدراک ئەتراکی بێدرا کەسێن گوجهێخوا تەرکردنا باشە یعنی بێجە ترکی واتەیە وێ نزانن و ترک ناوێت تەرکبوونەیە لێ سیستەما دەوشرمەیەن ترکیە لەسەر بنگها فاشیزمە هاتن دەوشرمە کەسێن زارۆکن بیانیانە ئۆسمانیان زارۆکش خەڵکی دستانن چونتان تانین و تکردنە عسکەر و پشترە ئەو عسکەرێن و دەرکەتن بناوێ یەنیچەری بووەکە گەلێ ترک ناوڵخۆکردن و دەرکەتنە پێش ینی فاشیزمما لە ترکیە دەوشرمەیەن ترک بوو باوێ فاشیزما هیت دەر بێ پێوانەی ئیرۆژی ئەم دەبینن و دژمنی سەرەکەی کووردا و هەمە دەستکەتێن کوردان ترکیە یانە نە ئیرانە عێراقە نە سووریە ڕاستە ئەوژی نیژاد پەرستن ئەوژیکە ئەو ناکەن لێ بە پێشێنگەیە ترکی پەیمانە سەدەباد بە پێشێنگە ترکی هاتاڤاکردن پەیمانە نەهێجۆت مەیل دیجی شنگالێ پێشێنگە ترکی هاتە ئاواکردن نەهاژی کرد ji بۆنی چاردەهێ مهێدە لە عێراقی دیسە پەیمانێک ئەگەر چێ بوو بێژی دیسە پێشەنگیا ترکی هاتیە چێکردن و ئیرۆژیکە ئێریشێن کو لە دژی ڕۆژاوا بنەسازیەن جڤاکێ تێنەکردن نەتەنێ کورد لە ڕۆژاوا دژین عەرەبژی هەنە ئەرمەنی هەنە سوریانی هەنە لێ بنەسازیەن وا گەلان ئێگۆ برێخستنی هاتن ئاواکردن تێنە بۆمبە بارانکردن و ئاوێ ناتنەوە یعنی قوتکردنا ئاوێ لەسەر ئەمەش ڕێبازێکە بۆ زەختکردن لە کوردان گەلکی مەزنەیە لەومە دخوازم بالێ بکشێنم کو دژمنێ سەرەکە یەک کووردا و تەفگەرە ئازادی و هەموو کووردا باشوورژیت ناودا یەکگو دخوازێ ستاتویا باشووری کوردستانی تێک ببێژی ترکن یعنی ئەگەر ئەو ستاتو هاتە بێ ستاندنجی کە دەستخستن بۆ خوینا شەهیدان هاتیەستان گەلێ کورد لێ دەری هەشتێ ساڵی تێکۆشین کرد دژی رژیمە باش لە حەلەبچێ کۆمپژی هاتەکردن لە ئالیەدن وەختێ گۆ ئاش بەتاڵ بوو دیسە کورد هاتنە کوشتن بە دەستێ دژمنن گەلێ کورد و بڕاستیش ڕۆژە دەستپێکە و حتا ئیرۆژی دژمنیە باشوور و هەری زیدەتکە ترکن باشە مامۆستا بەیەکەوە چینە شنگال لەوێ خەلیل ئیزیدی ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ با بزانێکین لەوێ چۆن نۆرۆز پیرۆزکراوە خەلیل سڵاوت لەبێ نۆرۆزیشە پیرۆز بێ پەمان بڵێ لە شنگالدا چۆن یادی نەورۆز کراوەتەوە بله سلاف جبوتو همو گهدارن نوروز لوا همو گهدارا جی پیروز بی بله دو در پیروز کرنا نوروز دست بکریا بله دو بشف اکینین برخوادانا شنگالیه بشو اکینین جنین شنگالیه جشه نوروز پیروزی کرین جوش اکی مزین نوروز جه آلیه هزین عسکری بم بجن حاتا پیروز کرین و هم داخویانی هبون نوروز لسروک آپو پیروزی کرن کسین گود جبو آزادیه لبرخواد دین هاتا پیروزی کرن و هم بیشن به کیف خوشیه که مزن به مزگینا گود یا حپکیجا ستاره یا نوروزی گود سیستم به باندور کرن کشفن دولت ترکات داگیر کرد به مسگینی جیک بیشن کیف خوشی خوا آنین زمان هم داخویانین گوت هاتین داین هم دو جوانین شنگالی جیک نوروز پیروزی کرین و بالکشی هم بیشن پیروز کرین آمزگینیان نوروز نشان داد اوجیک شواز بالفرکا بمروفیا دولت ترک چه کرنو و هذا شوداندنش عالیه جوانین ازید خانه و هم لسروی بالفرجیک آلیا دولت ترک داگیر کرو یا نتون یک بوی لسردابونو هذا شوداندن
ایروژی گوی ام بیجن نوروزا گشتیا جوشی هری مزن ول در گلیه کرسی باخچه سرک آپو پیروزی کرین. باشە خەلیل بیرمە ساڵی ڕابردووشم پرسیارم لێ کردی تا چەند لە شنگالدا خەڵک جلوبەرگی کوردی زۆر نوێ دەکاتەوانێ و پێم بڵێ ئەم ساڵتە خۆ جلی کوردیت کردەوە یان نا؟ بەڵێ بێگومان ما هەموو کاژی خوا بە جلێت کوردی کردە خلق شنگالێژی ئەم بێژن ساڵن دێ زێدەتر تایبەت جلو بەرگین گوت گرێدای بەهوەریە ئێزیدیاتیە البەرخوادکن هەموو ئەم بێژن جەژن و سەرساڵادە لە ئی ساڵ ji salên dê zêdetir e jî hem di vê biharê de di bazarên şingaliyên cilûberga de jî şêwazek di salên dê zêdetir cilûbergên Kurdiyên bahweriya êzîdiyatiyê zêdetir diyar biniş salê derbas bûyî ez wê bahweriyê de me vê Newrozê jî salên dê zêdetir bi cilûbergên got Kurdiyên bahweriya êzîdiyatiyê jî bên pîrozî kirin. باش دنیاک سپاس دەکەم خەلیل جارێکی دیکە نەورۆزت پیرۆز بێ ئەگەر هاوکارانم لەگەڵم بن بچینە قامیشلۆ بەڵام مایکی من دانەخەن بۆ ئەوەی گوێم لێ ببزانێکم لەبێش نەورۆز پیرۆز دەکرێ چ پەیامێک دەدەن دەنگەکەی وەکو پێویست نییە بدي حزارة يكون سلمي أخف وبذاكرا جبوكو أم آزاد جيان بكن جبوكو أم بتشان أخوة بزمان أخوة بناسنا أخوة نسال بيروك أخوة جبوي بيشاروش أخوة يا آزاد ده حزارة شهيدة مخوة بذاكرا جبوي وين جبوي بلا بلا كي تهديد بدا بلا بدا كي جاري باسي يرشادك أمن سلبي آخر أمن جيابكن يعني أمن بروبت جيابكن يعني أمن سلبي آخر أمن شوفا شهيدة دابنشن توانا فداكر يلو أمشي أبدا جبوي بي آخر جبوي تشاروش أزاروك الماء جبوي هيدي وداخوازن دايك الماء جبوي هيدي وداخوازن شهيد الماء جبوي بروجانة توي جبوي بروجانة توا ديمقراطيك أمشي آمدنت حمق عدادة تكوشينا خبرن بكي نسالي أساسي بشعارها آزادية فيزيكي جبوري بر آبو چارة سري جبوي برسكنة كاكوت الجارك ديتر السوزا خواه دبارة دكن بتردد أمل هنبري حمس سياسة داقر كريه لهمبري حمل بازن داقر كريه لهمبري حمل هفكاريين كو تشكريا داقر كريه دكن همه هزه كو تشكريا داقر كريه دكن خطا مديارة أرمانجا مديارة تكوشينا مديارة أمسوز دنكو أمي دبي خطي دامي حتى داوية مي بمشن وهاتم جي آقري نوروزي ويجشبه روحي نوروزي ويهاتم بلند با ويسال كابتن هاتم يا مبا بيجي ربر آبو شهيد نامرن جنجيان آزادي بەڵێ بەڕێزان ئەوەی کە گوێبیستی بوون گوتەی ئاسیا عەبدوڵڵایە لە قامیشلەوانە باسی لەوە کرد کە بە دروشمی ئازادی بۆ ڕێبەر ئۆجۆلان چارەسەری بۆ پرسی کورد ئێستا توانین بڵێن بە سەدان کەس لە قامیشلۆ بە هەڵگرتری وێنەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلانە و بە جلوبەرگ و ئاڵای کوردێوانە نەورۆزیان لە قامیشلۆ پیرۆز کرد و باسی لەوە کرد خەتیە ئەمە دیارە لەسەر و خەتەی خۆشمان بەردەوام دەبین و نەورۆزی گەلی کورد پیرۆز دەکەین دەگەڕێنەوە بۆ ستودیۆ مامۆستا هیچ تێبینین لەسەر قسەکانی ئاسیا عەبدوڵڵا هەبوو باسی لەو کرد کە
خەتی ئەمە دیارە کە بە دروشمی ئازادی بۆ ڕێبەرەوە جۆلان چارەسەری بۆ سیاسی بۆ پرسی کورد داوام دەکەین بۆ ئەوەی کە ئەم ساڵیش نەورۆز ببێتە نەورۆزی ئازادی بۆ گەلی کورد. بەڵێ ینی براستیژی نەورۆز یا سەرکەتنەیە نیشانە ئەوە سمبۆلژیکی ئەوە و دیمەنن و دەرکەتنە ئەوەژی لێ ئەستخوازم باڵێ بکشێنم سەر شنگالی شنگال گەلێکی بیناکە کە گەلێکی دیرۆکیەش بەرک و هەفتێ و 4 سەرهلدانە بەحسا فەرمانان بکەن هەفتێ و 3 فەرمانان هاتنە قڕکردن گەلێ جواکە ئێزیدی و واقعنویسێ سەلاحەدین ئەیوبی بەهادین ئەلشەدادی و ئەولیا چەلەبی ئۆسمانیژی بەحسا ئێزدیەن شنگالێت کە یانێ شنگال بناو هەبوو لێ ئیرادە نەبوو لێ ئان هادەوێ سەردەمێدا ئەم دەبینن کو ئێدی شنگال بوویە ئیرادەیەک ئەو ئیرادە بنەتەوەیە کوردی بجوانین کەوای هەمدەم کولسەری چای کوردستانی ئاگر پێخستن گەها قۆناخە ئیرۆک و مەساژەکەی دێ جیهانێ تمامی بەبێ پێوانێ ئەو گوتنین و مەگوتن محاکەمەکردنا ویژدانی شیاریە جیهانێ دەوێ نەورۆزی تێداین ئەوە و لگوری me و قناعت ام ایدی کرد گهانا رادیا یانجیکه سردما کو سرکتنه بدست بخن تنه لهمبری وانا مایه دولت ترک کو ده چرچوه نتو دولت دا مافی آزادیا دموکراتیک بدست بخن و ازولو گمان کم کو او پنگاوا شورشگری کو گریلین آزادی لهمبری دولت ترکیه پیکانین و سرکتنه بدست خستن دولت ترکیه جی کتیه ناوا لیگرینه که گله که مزون و بیچارتیه دا جبوه پیوانه جی که گهل عراق یا گهل سوریه یا گهل اوروپا یا گهل ورو درادی اول هفکارین نود گری جبوه کو دکار به هم ویتک چونا خوا بده راوستاندن و همجی دربایه که لدسکتین گلی کرد بده لی نماد کاریش برکو گلی کرد گهایوه قناخه کو لی 4 پارچین کردستانی ادی گل بخوا جبو آزادی خوش بوته کوشینا خوا سری راکریه و گهایوه کنه و دوی نوروزی دجی که و مساجی دده و دویشی یعنی اگر آزادی ریبر آپو بخوازن افته واقعی کود کسایت ریبر آپو دا آزادی خود خوازی جبر کو یکمین جاره کو ریبر کی تفگرن آزادی کرد علی دولت ترک و نهتی کشتن و گلی کرد اونا دستور ندا و ایرو جد خوازن کو ریبر آپو جد دست دجمنی هوب و فاشیزم دوشرمین ترک رزگار بکی اگر وینا دست بخی کو ایرو جی که گلی کرد را بویا سرپنی حمد مشین دریج ده برب گملی که جد 4 آلین ترکی و باکور کردستان مشتانه دست پیکرن و اراده خود دست نشان کر و مساج دان ایرو جی مساج که دعوی دادن دولت ترکیه و مجبور ببی یعنی هر چقاسی دستلاتداریا اقا مها بنجات پرستیه که گله که دجوار به سیواسور نزانم تقزل المدزانه سیواسور ایریشا جهکیه که تو ایران بکی بکوژه و تالان بکی و بینه او ایدئولوژیا یکمینیا عثمانلیا بوده دست پیکی دا و حتی ایروژی الهمبری اوروپا بکارتینن پشتی شر یکمینی جهانی کو کردستان داگر کرن بری وی داگر کری و کشتن و ایرانی دانا کردستانی آنها او مساجا و تخوازن فبکن لگل کرد وکا هر دمیجی لدیجی فاشیزمی لدیجی داگر کری تکوشنه که مزند که و اپو گلک جاره بالی دکشینه کو زیادترش 1000 سالی کرد و ترک به هاو رجیانه و بی کرداجی سرکتن نکارم دست بکن باور بکا فاتح سلطان محمد وقت استانبول زم بکیجی 40,000 عسکرین کرده دبن فرمانداریا عونی آغا دا چون بهوارا ترکا استانبول داگر استانبول ستاندن حتی ایرو نرچنه قلاو تده براجی ترک بی کردان سرکتن دست نخستنا ایرو جد بالا خو بده دهوارا خو دگهنه پدکه دگهنه یعنی که دگهنه ورد درادی یعنی بخواسر نکاری بکرده گونه کرده بکار بینی یعنی اگر 50,000 100,000 شروان آزادی هبن 120,000 150,000 جردوان
کم کرنا چتین داعش کم چتین دن 21-27 کمین چتل ل روز آوا کرنا و دیش کرداب کرد دیسن کرنا بکرده. باشه. با موسا لگلم بمنرو میوانک من لسر هلی تلفونه زبر ایدر اندامی کنسی بروبری کجگا. هوا زبر سلاود لبه بانید باش و نوروزی شد پیروز بید. روز باش بلا نوروزات اوازی همیا پیروز به فرمو. اول زبر دبت بپرسم نوروزی امسال زور جواسر لنوروزی سالانی رابرتو دکرت و بگروتینه کی جوازوانه. بیم خوشا بزنین او بارودوخ سیاسی که ایسا بسر تواوی کردستان هات و بتابتی کردستانی گورا لم نوروزات چی دگورت؟ بله نها ام ایرو نوروزا سریدا نوروزا همی گل کردستانه. بله نوروزا سرو کاپو همو گفتین زندانه. نوروزا شروان این آزادیه اوی کنها لسر ناو گل کرد لچیار لدشتا لگل کی جهال جبها دانه و نرخین مد پارزن و نوروزا همو خباتکارین شورشه و نوروزا همی کسی که هر ملت که نوروزش قراره که جشن ببینه همیا پیروز کن هیدی دکم از نوروز ببه روژه که روژا سرکتنی روژا که نها نوروز به حیثیتی پیروز کن ببه سرکتنه که مازم سال ببه سال آزادیه ای سال دست به یعنی گوری تقوی ماما ام ایرو در باز سالانو دبن و ام هیوید کن و همو کارو خبات ما همیه و که ام به ساله بکن سالا سرکتنه نها قاده نوروز وقت تلی دنیری قاده نوروز دنیری بله چل کردستان به چل دروی کردستان با ای سال معنی که یه جدا هیا و گل کرد به جوکشه که مازنتر تولیده با یعنی اگر تو بنری یعنی بدی هم بر حرف ای سال و پار و سالین ده ای سال فرقه ای سال زیده تر گل خودی نسل خودی نوروزا خودی ریخستنا خودی سروکی خود است که گل کی واره ویه گل کی پشته هن ها این کامپانیا که مازن جبو آزادی ها سرو کاپوته مشاندن دوست این کرده دست بکرنه به کامپانیا دمشنن نها اوا اجده مها دهابه و حتی نهاته 3 سال سرو کاپو حوال الگلوی خبر مینه او این فعاله که چید که ناف گل کرده روشا سرو کاپو روشه که جده یاد لیگرین دجمن همه دجمن ما هر رو گفت لگل ما بخوان تبیجن اما هوا تونه بکن اما اپراسیون این مازم بکن سیدی دولت ترکیه تبینی هر روش هیئت و العراق و الباشورن و هر روش قصه بکن و تاخبن و ویرانگی لحمدار ویجی گل کرد گشتی سر بیه اشغال زبستانه هزین یعنی پیش سر ساله و پشتی سر ساله اپراسیون شورشگری این گریلا یعنی دربه مازن دولت دان بیواریده یعنی اوجی بکار بکداخت حول کامپانیا آزادیه بون گلکی مهم بو و او دجمن دربال دجمن دان و مورال روش کناندن سر دوست و حوالا بلند کرن اینو حاجی واقع جفا دخوند بیزن امی هو بکن امی ای سال با تنا بکن امی چه بکن ایریش خواه برنامه بکن گل مجی خودیل نرخ خود درد کرد از نوروز وی واردم واقعی اوکو اوزی گلجی برسل داده چا گریلا برسل دا چا دوستن ما برسل دا چا قادم جواکی جهد هر کسی برسل دا نها گلجی نوروز دا زی پیام داده ده بیجه امر پش سروک خانه پش خستنا خانه پش گریلا خانه خودیل شهید خود درد کبن خودیل نرخ خود درد کبن به رنگی ام واقعی
وكي واقع برخدان هم نوروز پیروز چون نوروز روزی که برخدان هست اگه کنها دستین موفق کنیش بو پیروز باهیش بو گووند ناچه راست گووند جنابده هیا و پیروز باهی ایرو جشنه که مغزونه لی حلوسته يعني حلوست بدن نشانگوی رنگی لو ما أبقى فرحة وأبقى زدايا باشا هوا زبر باشا هوا زبر باسي أو كامبانيا جوريت كركا دسي بكردوا بو ريبر أوجلان أوندي درفت هي لأوروبا بو كاركردن بەڵام لە بەرامبەر ئەو بەرفراوانی دەرفەتی کارکردنە گلەیەکی زۆری شەیە بۆچی وەکو پێویست نەتواندراوە کار بکرێت لەسەر کۆمەڵێ مژار بە تایبەتی مەسەلەی پارادیگمای سەرۆک ئاپۆ وەکو پێویست نادرێت بە دنیای دەرەوە سەرباری ئەوەی کە بۆ چەندین زمانی دیکەش تەرجەمە کراوە بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بۆ ناوەندەکانی دەنگدان بۆ دەرخستنی لیستی پاکەکە لە تیرۆر لە زۆربەی وڵاتانی ئەوروپادا کە هەتاکو ئێستا بەداخەوە ئەو هەمامەڵی لەگەڵ دەکرێت. بەڵێ ئەوە پرسێکە ڕاستە لێ پێشیاڵێ لە دەرەوە لە جهێ کار ناوێ کوردە خەباتێکی تونە بوو يعني معها خبطتي راستي جدي هي اللي يعني الهمبري ما دولتها الهمبري ما اتفاقها الهمبري ما يعني اشتي قالكي مصطرحنا يعني ام بالجلارة بخبطهم كما هي ما هنا راستا ما هنا كي تشت بلكي وقت خدا بيترانينا وكي تخواستم ما نكوريا ام آزادی سریکا پوپک بینن و آنجا دجمنا پو آواکی ده تنگاف بکنی اویه لی یعنی گل کرد لسر کاره کاره که مازن جی تیل کریم اگر ده دوتمه و ده قانون آستا جهان ده تمام پارزمین جهان ده صدا دور دوستین کرد کن بگن و لسرویت اشتیز بو سروکا پو کمپانی آزادی مشار بون اوه کده هم لازمه ببین یعنی لازمه هر کسی کده ببینه چطور مهمه جوره اوه که یعنی ام ویزی گیم نبینن لی پیرا منا که هم لازمه هی زیده تر سرداب چن هی زیده تر حول بدن هی زیده تر کار بکن اوه همی هوا گریده همی هوا گریده تی کار کرن و هی زیده تر جیبه کار کرن اما ایرو نوروزه ایرو نوروز جهه مهم یک آمده یک قندیله یک قامشلویه گله که جهه دیجیله يعني هم كي جهين وكي مينات هنا وكي باشوك هنا وكي او هنا يعني كيف خلقي ليا تشتي فاروجات كبير راستي جوريات تشتكي جلتي مهمة يعني بلا في دردا كسكيب نبينا نحن روجا وما سركة إليشن دجمنانا تايباتيجي دولة تركيا خوش اوپراسيوناتي جلتي مازن آماده بکل سر باشور لازم هر کرد که هاوی هل روزه وخوا هم بروی چه بکن یعنی به روزه نوروز ده بانگا معوا لازم هر کس هم بروی هر جهود دوری حلوس ورگرد و انواع اپراسیونی و بشکلون بالا بکن او امنهن او سر بکن او قواتان به هیا او امکانان به هیا هوا زبر دواتر ده مسر پرسی ئەو ئۆپراسیۆنانی کە بڕیارە لە باشووری کوردستانەوە دەست پێ بکات چونکە مەبەستمە بەڵام لە جەنابەت وەربگرم بەڵام لە ستۆدیۆش مەدەنی فەرهۆن و سەر و ڕۆژنامەوان لەگەڵمان بەشدارە پرسێکی وی هەیە دەخوازم لە زمانی خۆیەوە بە تۆ بێژێ کەرم کە مامۆستا کێکە زبەی ڕۆژ باش جەرناتە یار نەورۆزێ و هەڤالێندنجێکێ پیرۆز دکەم پرسام ئەوەکو زانستێن جیهانێ تەوا بە یەک زمانی
لچار آلین جیهان الأوروبا بتایبەتی ڕێبەر ئۆجەلان ماندێلا گاندی و گرامسکی وەکە هەف دەحەسبێنن و زیهنیەتاوە و ئیدۆلۆژیاوانە ji بۆی gelên cîhanê û serdema sed sala 21 weke çareseriya bingehîniya pirsirêkên netew dewletê bi nav dikin. Gelo di vê çerçeveyê de dîplomasiya weya Ewropa çi karî dike û di çi radeyê de vê rewşa giştiya zanistên cîhanê bela dike. Belê. Muhim ama Mustafa cejna te jî pîroz dikim tiştek ku yani te gotin ha serû kapû yani ew navên te gotin navên tarîxî ne yani êdîş tarîxa însaniyet êre bîne mal herkî ferq û cudahiyê wa jî hene û tiştê ku nîzik jê hev jî dibin hene niha serû kapû jî rastî asta cihanê de deng veda asta cihanê de deng veda yani gelekî wara de yek bi berxwedana xwe yek avakirina rêxistinekî wekî PKK û ji bo azadiyê şerkirin wê yani deng veda ya de İmralı'yı veki üniversiteki İmralı Karani o lüvederi yani entelektüeli peşkız yani alı entelektüeli yani bir rengide peşkıztına ki zede peşkettu paradigma ki peşteşi cihaneki jber ve ve derede rastî evekî yani dünyaya da deng veda ha me têra xwe me ew paradigma çiqas bilav kiriye me bilav kiriye lê têrê nake em xwe rehne dikin niha dehan zimana gelekî tişt hatine tercüme kirin lê gelekî tişî hêşta nehatine tercüme kirin lazım e li asta cihanê de her cihû devevî yani hemî zimanên serekeyê cihanê hemiya hemî bêne tercüme kirin hemî bêne bilav kirin niha ji berî qasî eger vê kampanya azadiyê de dostên serok apû dabin dest pê kirin ew wekî me serok apû wekî me nas nakin ya me naskirina me hevaltiye hîse zêde jî hîsdariye gelekî ew e ya wa tewrîk e yani ewa dîtin û şûpandin xwendin bi wî rengî mîzik bûn wî rengî xwedî derketin ewa gelekî me nirxekî mezin ji bo Kurdistanê eger kesekî wekî serok apû derkeve ji nav Kurda şoreşa Kurdistanê hem pêşkêşî bike hem wê şoreşê binirxênib awakî tewrîk dünyayê bide naskirin yani bide naskirin xelq vê ser vê tewriyê Kurdistanê nas bikin perwerde bibin Kurda nas bikin bibin hevalê Kurda ewa yani karekî gelekî mezina li asta cihanê de ji bo wî qasî em lazim e vê kûrtir bikin wê kûrtir bibe wê zêdetir jî bibe hêdî hinekî ciha ne em dikin dostên serok apû dikin yani ew xwe tercüma jî zêde dikin ew xwe bilavkirinê jî zêde dikin ew xwe yani gelekî wara de xwe rêxistin jî dikin ewa ji bo qazancekî mezin ji bo gelê Kurd باشە هەوا زوبێر پێش پرسەکەی مامۆستا مەدەنی باسمان لە ئۆپراسیۆنانە کرد کە خەتەرێکی گەورەیە مەترسێکی گەورەیە بۆ سەر باشووری کوردستانە من ڕاستگۆ بم لەگەڵت بە درێژایی ئەو هەفتەیە کە گفتوگۆم لەگەڵ لایەنە سیاسەکانی باشووری کوردستانە کردو هەمووش گلاسی بەرپرسیارەتی حەزبی باشا بوون کە باسمان لەو گیر و گرفتە سیاسیانە کردو کە لە باشووری کوردستانە هەبووە باسمان لە بارودۆخ و هەوا و کەش و هەوای سیاسی کردووە ئەوەندەی خەڵک سەرقاڵە بە مەسەلەی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراقەوە مەسەلەی هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستانەوە مەسەلەی بێکاری نەبوونی موچە ئەوەندە مەشغوڵ نییە سەرقاڵ نییە بەوەی کە باشووری کوردستان تا چەند لە ژێر مەترسی داگیرکاری دەوڵەتی تورکدایە ئێوە چی ئەکەن وەکو ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە هەتاوەکو
ئەم لایەنە سیاسیانی کە لە باشووری کوردستانە هەیە زەنگێکی ئاگادارکردنەوەیان پێ بدەن کە بەڕاستی مەترسێکی جدی هەیە. ڕاستی تشتێک و دژمنێ ما پلان بکەین تشتێکی هەندێک نینە. پلانێ تێکبرنە هەموو دەستکەوتێک کوردایە. ساڵ 2017 يعني 7 سال پیش استا او مسئله رفراندومه و حتانها دجمن ما دیسا اتفاق نافخاده نوترن و کتن ایریشه مجاله که تش دستان نیوه باشور کردستان کرکوک داخل همه اول دست حاطه دانه پیش دیوه دولت ترکیه چرچبه و اتفاق ده ایریشه افرینه کرد ایریشه سرکانیه کرد ایریشه گریسپی کرد گلکی دور گفتن پشتی و عین وی دمیوه ایریش باشور کرد بها 87 بارگه دولت ترکی لی حرم پاکستان ملیانیست نو آخا باشور دهنه سر و گروچی وی رنگی وی آوایی آن هاجی پلان چیتکن او پلانتی هندک نینه پلان تیک برنه لازمه کرد همیل وی هشیار بند یک کلبر خواهد ده هزه گریلانه لازمه باشور گشتی وی وارده برخواه بده به راستی وی داده یکو پلان یعنی پلان دجمن وی آوایی ده پشتیری بکه و دستکی دو و چتیه کارین او پیش کردن هزا پدکه لازم هم وی تشتی بزانم پدکه وی راکشه ده حواسی دجمن هست که لازم از ده وی راکشه برده او وی زمین خوشته که او پیشکشی ترکات که او ترکات این عراق او لوبی دیگه بوا او حکومت عراق راجع قصد که او دخازوا همه وی رنگی یعنی وی آوای چه که تنش بو پاراستنا برجواندی خواهی مالباتی و حریمی و لوکال و بهش تشتکی اوی که دنینه بی واریده لازمه همی کرد دنگ خوال هندر پدکی و هفکارنی و حوالبندنی و سروکاتی و همی داره بلن بکن کواش به خطه درخن حالی ده راستی یعنی که فرقی جدا دوی داره هیا و یعنی که حتی نهاجی همی آوائی به ویرانگی دیجه ویتشته در کتی لو مکن خطا ولاد پاریز به جهه خواه گفتی هم تقدیر بکن و پشکلیا و حوالا بکن وی وارده اگر نحاله بنیری دجمن چه بیجه حاکم فینان ده بیجه از وی مسئله هدی نخوازم خف بکم یعنی از تو بعیث نابینم یعنی تو سببه که نابینم که نبیجم بیجه هفکاری ها ما و پدکی گله کی باشه و ام بحفره دیجه تروره یعنی دیجه کرده هم کار کن اینن وی تشتید بیجه آله دیجه یعنی که تهدید دیگه ده بیجه اوج بو اولکاری ها نتوی یا ترکیه خطرن و آنجا وی بعدن هم سرواده چن باشه اوی اکویت سرشانی ایوه چیه هوا زبر یک دقیقه اگر سر دجمن بوتا یعنی لی دنیره روش دجمن اگر شتا ممنونه بیت سر خطا کی باشه اگر دجمن شتا ممنونه بزانه تل خطا کی خراب ده بوتنه کی فیدل کاسترو هیا دگود اگر دجمن تا نتحده که آن درباره تا پوزیتیف تاخوه بزانه تا پشتیتی کی هیا یعنی وی وارده لازمه اوی دی یعنی الوسط دجمن بنیرن کیل خطا آزادی ده کیل خطا برخوادان ده گره کی وی رنگی هر کسی وی آوای پوزیشن خواب بگیره جبوی قاسی جبو وی لازمه همه گله ما همه پارتی و رخصتنین کردستانی هر کس وی وارده وی تحلیکا سرکه ببینه همبر وی اپراسیون راوسته اپراسیون و تنیل باشور وی نمینن چه روجاباجی جبوی لازمه هر کس وی روشه ده خال برچاوه در باز که باشور روجب تنه نبه روجب آبوری تنه نبه مسئله دادگه ها فدرالی تنه نبه ازار چه یعنی گرهی تحلیکه و تحدید مازون یا که 2017 ها زیده تر نهاز سر باشور ده بی یعنی هر تش بین تحدید دنه و جبوی ام لازمه وی رنگی ام وکی نها وکی کنکجی پارتی و رخصتنین کردستانی روژا 23 مه جدینه که
زی آوای وقت کمیته دیپلماسی همش اما نونر پاسی و رخصتنا و کسایت دیدنه اوی یعنی جبینه که ویرانجی چه دل هم بر و حلوست بیتا گفتن و نوروزی هم بر و لازمه وی در شرکه نها اوه هم بر ایریش جزمنا حلوست بگیرن هوا زبر پیوندی کەجێکە ئێستا ئەم پرسیارە بۆیە کاکەم لە بەڕووی ئەندامی کۆنسێ بەڕێوەبەری کەجێکی لەگەڵ لایەنە سیاسەکانی باشووری کوردستان لە چ ئاستێکدایە یەکەم دووەمینیش ئەوە یەکەوێتە سەرشانی ئێوە چییە و بۆچی ئەوەندە گلەیتان هەیە وەکو هەم وەکو کەجەکە هەم وەکو کانەکە وەکو تەفگەری ئازادی کە قسەم لەگەڵا کردوون گلەییان هەیە لە پارتی دیموکراتی کوردستان کە نایەتە هێڵی ئازادی و تێکۆشانەوە سیاسەت شرۆڤەی ئەگەرەکانە بۆ ئەگەرێکی بەهێستان نەدۆزیوەتەوە تاوەکو بەڕێگەیەکی دیبلۆماسی ئەویش بێنە سەر ئەم خەتە هر تش الهولية ما جوابه داد يعني ام ناخذن كلمة جدا کار بینن بله يعني ام ناخذن شربت نوا کرده دشمن نعمت خواهی کرده دستی هفته بده کشته بله پوزیشن پدکه براستی پوزیشن که خرابه یعنی حفکاری دشمن هست که ام ناخذن هر تشتی وکی هر تی خواستن یعنی وکی پیران هر تشتی تام ناوجی ناکی یعنی خواستن اوش ویر روش درکرون یعنی تشتی که اشکره ریل برگری رو بگیره نه هل نانه کی در باز به نه هل فیشک کی در باز به دور پیشتی که ریش دشمن را خواستی که استخبارات دولت ترکیه و کله پیشی و ریش واره تکی و تینی دبه چه دبه سر حریم گریلا واره همه آوای حفکاریت که دشمن جیوید بیجه و اشکره یعنی و بچه همین کرده لازم هر کسی بروی دنگی قابلین بکن بروی راوسته مثلا اوه بیاویه یعنی ام همین تشتی دبینن هر کسی دبین نه تنه هم دبینن بوه لازم رای گشتی یا کرده ام بوه بخوازن همین آوای هشیار بکن باشه بیارده خواهده حلوست من باشه دو پیامت بکرتی سپاس دکم نه و نوروز دست قازم و بیجم بلا گلی ما به هیوی با باشه و هزین گریلا یعنی دو او پیروز بوی مزگینیاک و هزین حپگی دایی که ذکارن هیدی فروک دجمن آجیبین خاره و بوی رندی پیش کتنه کیوی آوائی او گلی که مهم بی و حوالا پیروز کن و برخوادان نوروز ده گلی که مهمه و نها آمده خلق دفیرین میدانه یعنی دفیره وش یعنی اوکی نوروزی که راستی مازم تی پیروز کردن و وی در میدان یک لحنبر اپراسیون دشمن لازمه یکی که خواهیم چکن باکوری کردستان پشتی 10 روز ده هلبجارتنه 10 روز ده هلبجارتنه بلدیانه یه حریمینه لازمه گل ما بچه سر صندوقا همی آوای الهنبر وی هزار داگرد کرد همبر قایوما بر اندام دمه دستک بکو و وی آوای قایوماش کردستان ریکن و همی آوای اراده خودانن هوله اما هم مهمه اما بیواری ده کاری خواه بکن اما البر خواه بدن ام باور بکن اما سرجی بکن نوروزاته و یا همو خبرکان رادیوی و یا همو خبرکارانی رادیوش خبرکارانی رادیوش ڕێزی و سڵاوی تایبەتیان هەیە و نەورۆز لە ئێوەش پیرۆزەکەن بمێنن بەخێر دەگەڕێنەوە ستۆدیۆ مامۆستا قسەکانی زوبێر ئایدار کەم تا زۆر جەنابیشت گوێت لێی بوو باسی زۆر بابەتی کرد لە هەرە شتانەی کە سەرنجیمەنی ڕاکێشا ئۆپراسیۆنانەیە کە بڕیارە بۆ سەر باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە بکرێن بۆ خۆت گوێت لەو پرسە بوو کە من کردم باسەوە دەکرێت مەترسێکی جدی هەیە هەر بەڕاستی بۆ من زۆر جێگەی پرسیارە وەکو ڕۆژنامەوانێک وەکوی کە 6 ساڵە لێرە لەم ڕادیۆیە کار دەکەم ئەوەندە پارتی دیموکراتی کوردستان لە هێڵی خیانەت و دژمنکاریە ئەرێ ئەرکی ئەم حزبانە چی بوو هەتا ئێستا نەیتوانی و ڕێگەیەکی دیبلۆماسی ببینێتەوە بۆی لەگەڵ ئەوە گفتوگۆ بکەن مامۆستا مامەلە پەریخەن توازم بێژم و پەدەکە تەمەنی خۆی 8 ساڵیدا بەڵێ
لەگۆری بەرژەوەندیان گەلی باشووری کوردستانە نەتەڤاهەیە کوردستانی بەرچاوان نەگرتیە و سیاست کردە پێویستە و سیاسەتە خۆیان هەفتەی 8 ساڵی دبن چاوارە دەرباس بکەی و نرخێن راپەرینە 1992 بەرچاوا بگرێ و سیاسەتی بکەی ئەگەر نرخێن راپەرینە گەلی باشووری کوردستانە بەرچاوان نەگری ئەفتێ واتەیە و دیرۆکە گەل یا جەماهیری ڕەت دکەی ئینکار دکەی ئەڤەک وەسخوازم بێمە سەر مەسەلا و چمامە پرسا ماندێلا و گاندی و گرامسکی کرد ماندێلا فاشیزمە ئەپەرتایت تێک بر گاندی کۆلۆنیالیزمە ئینگلیستانی تێک بر گرامسکی بوو بنگەها سۆسیالیزمە ڕێڵ لێ ئۆجەلان بە پارادیگمایەخوا هەم ئەڤ تەڤال بەرچاوا گرتن و هەمژی ئەو ئیدۆلۆژیە مارکس و زانستێن سەد ساڵە 19 و 20 یاکو چینێ کارکەران سەردەست دیتن دبن چاوارە دەرباس کرد و نا چینایەتی گەلێ دەموکراتیک بەرچاوا گرت گەلێ دەموکراتیک تێواتەیە کۆمونی ئەگەرم دێنێ خۆ بدنە ئەوروپا ناوێ هەموو شارەدارین ئەوروپا کۆمونە یعنی ژیانەکە هەڤرەیەک و بگەل بێ ئەو کردن بەبێ پێوانەی هەموو زانستێن جیهانێ وی پارەدیگمە ئەو جاڵەنگ و چەرچەوەیە کۆمونێدا چەرچەوەیە شۆرەشە گەلدا یانجی دەموکراسیە گەلدە پێک ئانیە بەرچاوا دەگرن و دبێژن بنگا چارەسەریە هەموو پرسرێکن نەتەو دەولەتەیە ژبەرک و ئەوروپا بە شارستانیا کاپیتالیست دەموکراسی پارچە کردە نێزیکی 10-12 دموکراسی دەرخستنە حول حلبووکی دموکراسیش دەما سۆکرات و حتا ئیرۆ یەک دموکراسی هەیە ینی دموکراسی یا گەلە ڕێبەبریا گەلە ینی چ لیبەرال چ پارلەمانتەر چ نزانم چ ئەگەرت دموکراسی پارچە بکەیت ئەساسی وێنا نابینی ئۆجاڵان دژی پێ دەرکەتێت بێژە یەک دموکراسیە ژیا گەلە هەبێ پێوانەیە گەلی کورد کوونەهاوەکە گەلێ نەورۆزی دەرکەتی حۆلی vê rastiyet bînî û zanistên cîhanê jî gihane wê watê lê tevahiya sîstema kapîtalîst ev dîtin qebûl nekirî helbûkê Amerîka konfederal e Almanya konfederal e Swîsra konfederal e Belçîka konfederal e û li va dewleta jî kê pir zimanî heye yanî Tirkiye çima ji vê nadirevê Rojhilata navîn çima ji vê nadirevî çima hêzên komplo pêk anîne û öcalan ji vê rastiya xwe direvin rastiya wa û bingeha netew dewletê guhata avakirin ji bo demekê yek li ser yek netewê nehtiye avakirin lê li Rojhilata navîn çar dewletên tempon avakirin li ser bingeha netew parêziyê Irak, Sûriya, İran û Tirkiye yanî çawa çêt bê ku li va dewletan timama jî pir rengî heye pir zimanî heye pir gelana lê yek netewê tê parastin ev tê wateya ku modernîteya kapîtalîst naxwaze ku li cîhana Rojhilata navîn li cîhana İslamî wekeviyek aştiyek demokrasî pêk bî divê Kurd pêşengiya vê daxwazê dikin pêwîst e ku gelên Rojhilata navîn timam û bi taybetî demokratên Arab hinekî şiyar bûne jî lê nebgiştî û teva li dijî netew dewleta yekparêz dengê xwe bilind bikin û di çerçeveya azadiya gele û cemahîrî demane cemahîrî Erebiya Cumhuriyet navê Cumhuriyetê li xwe kirine lê netewekê parêz zimanê qedexetkin û li gorî misilmantiyê misilman nikare misilman hep xwe jî AKP xwe misilman ket bê Reis Erdoğan dibêje bima xelîfa lê belê gelê Kurdê misilman qirtikê li Sûriya gelê misilmanê Kurd û Arab qirtikê li Bakur jî kê aynî tozakî mewî tavê jî yanî Sedam çawa bêje ez misilman li Helepçeyê qir kirin nemimkin e yanî divê ev na ev hesabê pirsiyarî û cîhana İslamî li dijî İslama Yezîd dijberiyeke tund nişan bidin. Başa mamosa pem xweşa cenabî şid welamiyan pirsyaran beytەوە lava zûberî jî pirsyareman kir rexistnekanî Ewropa boçî wekû pêwîst neyantwaniwe îş li ser komala pirs bikin lêre serbarî ew derfete zor û zebenî ke lêre heye Belê niha Ewropa
سر خستنیه که یکیتیا خوش آواکریه لیل سر بنگه عبوری آواکریه برا آواکریه یعنی وقت روما امپراتور روما دگو حمورین جهان تین روما یکیتیا اروپا چه شمانه تدمیزینه دبیجن رین جهان تمام تین شمانه یکیتیا اروپا لنولویا قالين جهاني جودانا دولتين جودانا قال دا خوازات اشتادكي قال زانستانا او هنا ليد اوروبا مثلا الهمبري قفن اردوغان كنت بيجي ازد دريه بنابرا بك محمد بين اوروبا قفا وانا خوارن ومليون بردانا اردوغان يعني مثلا اولكو اوروبا دويد جوي چرچوه طنجا برجواندین رزگار ببی جبرکو خودی شهرستانیا جهانت بینه خودی مدنیتا پیشکتیت بینه ویلگوری حرکت بکی ما فی مروان شورش فرانسا ما فی مروان مامۆستا ئێستا بە من بڵێ کێشە لە ڕێخستنەکانی ئەوروپا هەیە ڕێخستنە کوردیەکان یاخود کێشە لە ئەوروپا هەیە ئەوەندەی من تێبینیم کردووە کێشە لە ڕێخستنەکانی خۆمانە هەیە راستە کێشەین ئەوروپا ڕێل بەر کێشەی کورداژی دەکری یعنی ئەو قەدەخەکردنە پەکەکێ یا دقادا ناونەتێک و پێشی ئەڵمانیادا دەست پێکردن دەردکەوێ پێشی هەموو کوردان نەها بدەهان کەسێن وڵات پارێزن کورد گرتینە یعنی ڕێخستنەکە پارتێکە دنج بلی پەکەکێژی کە ئەگەر ناو لەخۆ نەکێژی یعنی هەڤالێن سیاسەتمەدارên کورد و کۆمەلادا کارکردن ناوێ کۆمەلێ وانە یا چاندی و کولتورێ و کارێکی دیژی کێ ناکن تێنە گرتن چوالاتکەنە سەرێەوە دەگرن و دبن پرسا جواناتکەن ببێپن حتا وەکە ئیرۆژی مەسەلە گەلێک میناکەنە گەلێک ڕێخستنێن کۆمەلێ کورداک و بقانونی هاتنە دامەزراندنجی کێ ڕێنادن گۆ قۆنتێن بانکەیا بکەن يعني أبدا دي خويا كرنكو هالوستك أوروبا ديجي كردا هيا أو پیمانا سایکس پیکو تو بری 127 ساله لقاهره هاتا امضا کردن و کردستان پارچه کردن هین اجی که دوی چرچوه ده ترد کردن حلبو که گله کرد تجاره لدیجی برجوانین اوروپا تکوشین نکریا لدیجی منفعت یک دولت اوروپا شر نکریا و ترور نکریا باشە مامۆستا دەمەوێت دوا پەیامی جەنابەت بزانم و پێشم بڵێ بۆ جلی کوردی لەبەر نیەمڕۆ يعني باشا جلين كردي قال لك البجنات تاعتنا وبراستيج جلين نتوا كردي او جلين نتويجي كي هر رنجي وينا مساجك باشا حمد آلية زيادة جنيدة وحمد آلية جباكي جلقاني من مساجي يا ماموسا يعني قال لك نقشنا ورنجي وقولين كل سر كراجي هنا مساجين جداد دي باشا ودرنجي جلي فولك كردي دا افهيا غوبندا كردي دا افهيا يعني آزادي ورنجين خزاينا ورنجي خزايجي خزا تجارة داگرکاری قبول نکریا کشتن قبول نکریا هر آزاده باشە و پیوانه جیان آزادی لروج آوا چوا بوی بنگاه لباشورجی بیجی آزادی و راپرین لباکورجی که بیجی آزادی و آزادی ریبروجان و روج آواجی بیجی آزادی و خسریا دموکراتیک دوی چرچوی دتی مامۆستا من ئەڵێم یەکسانی جێندەری ناڵێن بە تەنیا ژن ئازادی يعني تنوي باريس غمناكي او باريسن بنجاح موكا باشا سپاس دەکەم مامۆستا دنیا سپاس بۆی کە لەگەڵم ئامادە بووی پەرزان ئێمە گوێبیستی پامەکەی مراد خەریلان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پاکەکە دەبین کە تایبەت بۆ نەورۆز ناردێتی و باس لەوە دەکات دەبێت بە گیانی نەورۆزی 2024 تا ئیگەلەکەمان و دۆستانمان لە بەرامبەر سیاسەتی دەوڵەتی تورک بێدەنگی بشکێنن و بەشداری هەڵبژاردنەکاندا بکەن و نیشانی بدەن کە ئێمە خاوەنداری لە ئیرادەی خۆمان دەکەین دوای پامەکەشی دیسان بەردەوام دەبین دەچینە قەندیل بێگومان لە پامی سیاسی دەبێ نیوانی دیکەشمانە بێت. گلمه هجا میوان برومت سلاب جبو و همیان سلاب جشن نوروز لوا همیان پیروز به از بناوی رهبریا تبگرامه جشن نوروز لرهبرا پو پیروز دکن ام سلاب رزداری
و گریدانه خواه پیشکش دکن جاردینم ججنا نوروز لطبایی گل کردستان لدایی که شهیدان لطبایی گل حرم لمرواتیا پیشورو لطبایی حوالان دلخوازان خوادکاران پیروز دکن ده سالا نودا جبو همه کسی ام سرکفتن دخوازم دوا روز پیروز دا تبایی شهیدن شورشه تبایی شهید نوروزه ده شخصی کوای همدم رهوال مظلوم دوغان دا ببیرکنن لهمبر بیرانی نوان سرخود توینن سوز مدایی وان امجار دین دوباره دکن حوال هجا گلمه برومد ججنا نوروزه ده دیروکا گلن حرم دا و گل مدا جا کی خواهی گرینگ هیا لی ده دیروکا تفگر آمده تکوشین آمده جا کی خواهی هینی گرینگ او تایبت هیا بریا و 51 سالان ریبراپو روژا نوروز کتره اوجوی چاقه و حیانها ریبراپو دو کردستان دا جبو آگر نوروز گشت ببه جبو روح نوروز خورد ببه گلک حولدان گرینگ بها پیش خستن دو نوروز دا ده شرط مرج زندان آمده دا لهمبر ظلمه کوای همدم رهبال مظلوم دوان چالکیا مزن پیش خست پیش را گچن کرد آزاد زکیه آلخان راشان دمیرال رونهی او بریوانان به بدن خواه آگر نوروز گشت کرد و سابون شبدار مظلوم دوغانان جاردین لکردستان لجیزرا بوتان و لنسیبین دسری دا لگلک دبر کردستانه گل ما به فدکاریاک مزن به جسارتک مزن گلک شهیدان به صدان قهرمان دان وسا آگر نوروز گشت کرن روح نوروز بلند کرن نوروز به وی هوایی گیشت واتای خواه دیروکی وسا روح کی نتوی تکوشین آوا کر نها دهی جوتمها 2023 دا جبو آزادیا ریبراپو جبو چار سریا پرسکریکا کرد حمله کات اعلان کرن ده حالی دوستن انترناسیونال دا اب حمله هر دچه برا پیش دچه و ام باورم بوا نوروزه را و حمله هین گشت ببه و خورد ببه همه کسین بشتاری و حمله بی ام سلاب دکن به تایبت دوستن انترناسیونال سلاب دکن اف چالکوانن لزندانان ده گریبا برچیبونه ده ام سلاب دکن دایی که ده نوبت عدالت ده ام همیان سلاب دکن 12 سالن لپیشی کنسیل اوروپا لستراسبورگ نوبت داری که نوبت آزادی ریبراپو دگرن ام وانا همیان سلاب دکن اف دمک دریجه لوارگاه شهید رستم جودی ولد پاریزین که نوبت آزادی دگرن ام وانا همیان پیروز دکن حوال هجا نوروز 2024 نه نوروزه که جریزه ام سردمکی دیروکی دا نوروز 2024 پیش وزیر کنه و یا گیرین او نوروز سازین نمریا گله کرد کن و ای دوستین گله کرد وک نوروز آزادیا ریبراپو اعلان کرد او تشک پر گرینگه و پر بواتایه یکم جاربوسا لهر چار پارچه کردستان و لدروای ولاد گل ما به درشما آزادیا ریبراپو و بجی سروکاپو و نوروزه پیروز دکه هیرو لقادان به میلیونان به 10 میلیونان انسان ما با درشمه بلند کنه
و چه دخوازن؟ آزادیا رهبر آپو دخوازن گل ما آزادیا رهبر آپو وک ناسنامای خواه آزاد ببینه جبو و لقادان بانگ دکه دبه ببیسن دنگ گل کرد ببیسن قرینا آزادیا رهبر آپو او کمپلو گره به وجدان به بخت دبه ببیسن و ام بانگ دکن همو هزن علاقدار هزن جهانی هزن کمپلوگر بسدی ترور دولت ترک لسر گل کرد دستک مکن بسدی جبو برجواندی خواه پیش روزا گل کرد داری مکن و بانگا گل کرد گوه پیدن آزادی رهبر اپو آزادی گل کردستان ادی موافقی خوزاییه دبه هون لهمبری و حقیقته ارکا خواه احلاقی و مروفاهی پیک بینه نها گرینگه نوروز یا دویم جی وکه هون دزانن 10 روژه دین لباکور کردستان هل بجارتنا خواجی هیا و ده هل بجارتن خواجی دا گل ما هف شاردار خواه دبجیره لی رژیم آکاپه و مهپه ایرادات گل من ناسنا که و قیم من داویج تشتک وسا دو حقوق گردانی دمینه به شوازه که فرمی ایرادات گل من بن پک دکه نخوازه ناس بکه جبونه و دبه بروح نوروزا 2024 تبایی گل من تبایی دوستن گل من کسی سوسیالیست کسی دموکراتی خاص لترکیه همه کس لهمبروا سیاسته بدنگ نمینن بشتاری هلبجارتنان ببین هر ایراده خواه رابر کن که ام ایراده خواه خودی درد کبن ام با سیاست قیوم ناس نکن جبونا و دویم گل ما اب هلبجارتنه نجبو هنه کسان تنه ببجیره نه جبو ایراده خواه اشکره بکل پیشی جهانه لپیشی دوست و دجمنان ایراده خواه رابر بکه بچه سر صندوقان و رای خواب کار بینه یا سیم ام ده سردمکی گیرین را در واسه بینه اب روژه ام تیدا وقتی که همه گل ما همه دوستین ما ده شوپینن دولت آکاپه مهپه و ارگن خود نها ده هولدان آماده کاریاک نودانه جبا که لهمبر ما لهمبر گلیل آزادی کردستان لهمبر دستکفت گل کرد ایریشه که پیش بخینه جبونه به او ترافیق دیپلوماسی لحرم و لآسی جهان دا پیش دخینه و هم دزانن آماده کاری خواهنه فقط دیوانا فهم کریه که به تنی خواه به گریل آزادی کردستان نکن جبوه ناکتن هولدانن جبو خواه حوال بندان ببینن کسی که کانمن تفوان لهمبر گریلا شر بکن ببینن اونا لپیوه کتنن به هم دزانن نیت ایمان خرابه به فراست عثمانیان نو به هشمندیاکی تورانیست نجات پرست دخوازن همه دست کفتن گل متونه بکن میثاق ملی داگر بکن لعراق و لسوره گل عرب ده بن حمایه خواه کن به اساس نیت وان اوه اما به دکو دولاپان ود شیرن و وسا دخوازن جخواه را حوال بندان چه بکن حوال هجاب دولتا ترکیه نها رژیم نها فاشیست جو کردستان را دوه تروریستان به تایبت آزادگیری را دوه تروریستان نمیزه کن لوا دورنا او بخواه چد که ترور مرحبا جوارا هون همو سرسران و سرچوان هاتن نوروز پیروز دکن از نوروز بزانکین لا نوروزی آمده چو پیامک ددره نوروز همه پیروز به نوروز
تجی پیروز دکم لاوکی بەڵێ بەڕێزان ئەوەی کە گوێویستی ئێستا ڕاستەوخۆ لە ئامەدایە بە هەزاران کەس بە جلوبەرگی کوردیەوە لە ئامەددا نەورۆز پیرۆز دەکەن دوێنێش لە زۆربەی شارەکانی باکووری کوردستانەوە لە وان باتمان بەدلیس جوولەمێرگ ئیدر مێردن سرد چەولێک شرناخ ئایدن چەنەقەلە قۆنیا مانیسا و مێرسین ئاگری نەورۆز کرایەوە لە ئامەدەوە سڵاو بۆ زیندانیان نێردرا هولیا باشکان سلجوق باشکان سلاحالدین باشکان او هوالا سباحت تونجل نوروز آوشی پیروز به ئەو ناوانەی کە گوێبیستی بوون سڵاویان بۆ ئەوان نارد و پێیانوتن کە نەورۆستان پیرۆز بێت ئەم کەسایەتیانە ئێستا لە زیندانەکانی دەوڵەتی تورکیادان بەڕێزان لە باکووری کوردستان نەورۆز تاموبۆنێکی دیکەی هەیە بەراورد بە پارچەکانی دیکەی کوردستان هەم کراسێکی سیاسی لەبەر کرد و ساڵانێکی دوور و درێژە بۆیە و بارودۆخەنە هەموارێکە لەلایەن دەوڵەتی تورکیاوە بەرامبەر بە گەلی کورد لەوێ دەکرێت بەڵام سەرباری هەموو ئاستەنگیانە گەلی کورد لەوێەوە بە جۆش و خرۆشەوە نەورۆز پیرۆز دەکەن و بە تایبەتی لە ئامەددا ساڵانە نەورۆزێکی ئێجگار بەرفراوان بەڕێوە دەچێت و چەندین پامی سیاسی گرنگ لەسەر سەحنەی ئامەدی نەورۆز دەدرێ بە گوێی بینەر و بیسەر و بە وڵاتانی جیهان و بە دەوڵەتی تورکیاشدا پێیان دەڵێن کە ئێمە گەلێکی ناتوانین مافەکانمان لێ زەوت بکەین سەرباری هەموو زوڵم و زۆردارێک کە هەیە ئێمە ئاگری نەورۆز دەکەینەوە و داوای مافی خۆمان دەکەین ئێستا بە هەزاران کەس لە گۆڕەپانی ئامەددا لەوێ کۆبوونەتەوە نەورۆزی ئەمساڵ پیرۆز دەکەن سڵاو ئەمەد سڵاو ژوەرە سی و یەکی ئادارێ ژبیر نەکن مافێ خۆ یا هەلبژارتنێ بکار بینن ئەم جارێک دن ئامێدێ نەدن دەست نەیاران بخاطرێ وێ ئەمەد ئان سەرکەفتن ئان سەرکەفتن سلاو ئامادە ڕەنگی کا دەنگێکی بدن بۆتانێ کا دەنگێکی بدن سەرحەدێ کا دەنگێکی بدن گارزانێ سلاوێکی مەزن ji bir بدن ستەمبۆلێ کوردن ستەمبۆلێ کو سەری ڕاکردنە دەنگ ددن کوردستانێ سلاو کوردستان جا بنێرە گەلێ کورد ویرۆ لە هەموو باژارێ غوڕابیە سەرپیا دەنگ ددە هەموو دنیایێ دەنگ ددە هەموو جیانێ ji بۆ ئاشتیا گەلێ کورد برا هەموو جیان دەنگێ مەبیستە ئەم ئازادیە دخوازن سەریدا ji gelê Kurd û ji hemû gelê bindestra silav ji zindanê hemû bajarên Tirkiye ra kesê ku bedena kirine birçîbûn gireva birçîbûnê ji bo ser û rêberên xwe kesê ku dixwaze dengê Kurd qut bike em silavekî bidin dengekî mezin bidin bira kes hemû kes bizanibe ku kes nikare dengê Kurd qut bike belê gelê Amedê hûn zanin 8 sale bi warê dagirkerî dest dane ser îrada me û dest dane ser şaredariyê me em ê
31 عداره دا به جوشکی خورد سری دا لصندوق خودی درکبن اما برسوکی وصا خورد بدن وان داگر کرا بلا بزانه بنجارك دنيد ميجي وان دا درباسنا بقايوم هون آمادن آمد هون آمادن آمد امجي آمادنه امجي گله خو باورن و امجي خوشي باورن جارك دني امي همو بازار خشين بكن و ايرو نوروزه بوهر هات ده ام باورن اوه پلیدارا ماز یشیشیم ببه جارك دن تنگاسی نیستر اردنگاری همه اوه هر دم بوهر به بازارمه ببینید خوشیه ده آمد سلام و حرمت جوه تبرا ابجی جهب شاریداری خورا بریز سراب و جاق بریز دوان هاتون را سرکفتنی دخوازن و بچپکی و وان ریدکن سرکفتن جوان را سرکفتن جبو آمد بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوام دەبین لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە نزیکەی زیاتر لە هەفتەیەکە توانین بڵێن لە زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەند ڕۆژ ئاگری نەورۆز لەلایەن هاوڵاتیانەوە بە تایبەتی کە سوکاری شەیدان ناڕەزایەتیەکان دوای گیان لە دزانی ژینە ئەمینی کرایەوە لە ماکۆ کۆتۆڵ پیرانشار مەهاباد نەغەدە سەردەشت و شنۆی سەر بە پارێزگای ورمێ هەروەها لە بانە سنە مەریوان جوانڕۆ سەقس زۆربەی شار و شارۆچکەکانی پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرسین شاباتی سەر بە پارێزگای کرماشان و ئیوانی سەر بە پارێزگای ئیلامی ڕۆژهەڵاتی کوردستان و چەند ناوچەیەکی لە ڕووستانیش ئاهەنگی سەری ساڵی کوردی بەڕێوەچوو یەکێ لە خانمەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ئەوروپا نیشتەجێیە دەنگ و سەدایەکی خۆشی هەیە توانیوێتی ساڵانێکە لێرە شوێن پێی خۆی بگرێ شەیدا قەوامیە باوەڕەکەم پەیوەندیەکەی بەر لێ بچینە لای هاوکارانم ئاماژە بۆ دەدەن کە داخراوەتەوە گەجارێکی دیکە هەوڵ بدەنەوە بۆی گوێبیستی دەنگی بین و پەیامی خۆی بدا وەکو خانمێکی ڕۆژهەڵات دەمەوێت بەڵێ بەڕێزان وەکو ئاماژەم پێدایکە لەو خانمانی ڕۆژهەڵاتی کوردستان کە دەنگ و سەدایەکی خۆشی هەیە لە ئەوروپا ساڵانێکە دەژی شوێن پێی خۆی کردوتەوە دیسانیش پەیوەندەکەی دەبچڕە گەر هاوکارانم هەوڵ بدەن لە ڕێگەی ڕاستەوخۆ وەری بگرن لە ئەنگێکی نەورۆز و سەری ساڵی سەقزی سەر بە پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژی هەینی 15 مانگە لە چیای چاقڵ بەڕێوەچوو ئەمجد ئەمینی باوکی ژینە ئەمینی بەشداری لاڵکردنی ئاگری نەورۆزدا کرد و 4 مەشخەڵی داگرسان بە گوتەی هاوڵاتیان لە هەندێک ناوچە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزانمنیەکانەوە گرفت بۆ ئەنگەکانی سەری ساڵی کوردی دروستکراوە هەر ئەمڕۆ ببورن هەردوێنە لە گەڕەکی فەیزاوای شاری سنەش لە نێوان کوردستانیان و هێزانمنیەکانی شارەکە گرژی دروست بوو وە کۆتاییش بە ئاهەنگەکە هێنرا ئەم ساڵ هاوشێوەی ساڵانی ڕابردوو لە چەندین ناوچەی پارێزگای کرماشان ئیلام لوڕستان ڕۆژهەڵاتی کوردستان ئاندی نەورۆز بەڕێوەچوو ئاگرکراوەتەوە لەوانە شاری شاباتی سەر بە پارێزگای کرماشان گوندی خۆڵەکۆشی سەر بە شارەکە هەرسین سەرپێڵی زەها و هەروەها شاری ئیوانی پارێزگای ئیلام لە پارێزگای ورمێش جگە لە ناوەندی شارەکە لە زۆربەی گوندەکانی وەکو حاجی غەڵدە ماسوێ خەرە قەسابی سەر بە شاری نەغەدە گوندەکانی ناوچەی شاروێران کولیجە قزڵوی بچوو گاگەش لاچینی سەر بە مەهاباد گوندەکانی شنیاوە بادیناوە تەلەکین و بەری مەنگوڕاتی پیرانشار و گوندی حەسەن نورانی سەر بە شاری شنۆ گوندی جمکە و سیسیرێ سەردەشت و گوندی ئاغجێوان و عسکەری ئاوای بۆکان و گوندەکانی دەوروبەری ورمێش بە هەمان شەوە ئاهەنگی نەورۆز بەڕێوەچوو. شەیدا قەوامی خانمی ڕۆژهەڵاتی کوردستان هونەرمەندی دەنگخۆش لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. شەیدا خان سڵاوت لەبێ ئەم کاتت باش نەورۆزیشە پیرۆز بێ. زۆر سپاس نۆرۆزی وەش پیرۆز بێ. بەڵام هاوڵانی بەڕێز ئەس لە نەخۆشخانەم بەس
از دکار پرسیده خبر بدم بە داوای لێبوردنەوە چونکە پێشوەختە بڕیارمان گرتە بوو کە بەیەکەوە خەبەر بدەین بە هیوای تەندروستی سەلامەتی و نەورۆزیشتان پیرۆز بێ جارێکی دیکە. بەڵێ بەڕێزان دەچینە ئامەدی نەورۆزەوە لەگەڵتان بەردەوام دەبین چەندین پەیامی سیاسی گرنگ ئەمڕۆ دەدرێت. بەڵێ ji bo ku ev peyama girîng bi me re par vekir em ji parlamentera xwe re gelek spas dikin û çepika wêrê dikin. Hezar sal û zeman hatin borîn çiyayê meman hezar rabû tofan kişiyan çûn warê meman hezar qebîl û ber li ser axa mesas kirin şer weka berfa serê sîpan heliyan çûn warê meman. Belê niha jî ji bo ku axaftina xwe bike em hevseroka Partiya Herêmên Demokratîk Rêzdar Çiğdem Kılıç Günüçar Bedixwînin ser dike bi çepikên we. ما بخیر سار نوروز ما بخیر سار خواردایس سما خیرامه سر چمانمه سر سرمامه نوروز ما بمبارک با نوروز ما فیراز با نوروز ما رشد با iki zere deri iki tever deri Nevroz aynı ki piroz bu ama zafi Nevroz'a Seroka Sare Kurmaç biraz Abdullah Öcalan raproz bu Nevroz Ravustene Duste Zorde Zordari de Ravustene ki hırte Nevroz Espiyayişe Duste inkar de Duste kırkelen de Espiyayişe saramava Nevroz vicdane İki vazeni dorme matari bir kere Cüye matari bir kere Micdane roş diyor Micdane roş diye Ma keyki gınay mı var Nevroz da ustimira Keyki venge ma bırna Ma nevroz bimi zırtsay mı Ebe azadiye xo Ebe xelişiye işe xo Nevroz ra xelişiye işe Narade kam ki mara Rayberiyen ker Mahofira nekemi Mazlum Doğan Zekiye Alkan Rahşan Demirel Ra Navruz'de Mara Micdanbi Mara Roşdibi Ebe hürmet ini yatkon Sarımav delal Vereniye made Zuş şimiket Diroki esto Heteciye şimikede Gon esto İştiri esto Merdan esto Bez esto Heteciye şimikede Aşiti Haşti Azadi Heleşeişa Sarma esto Aşemikde Kam esto Seroka Sare Kurbanç Abdullah Öcalan esto Vanoke Zerezu eftede Ezdagon
دری خلستان سانه ترکیه سانه کرمانج آن هورند ما کی طلبامی که دنگ ما برسه توره ما دوربت پارادیگمای تو درمه ما المنگ پارادیگمای تو درمه نوروز ما بومبارک با نوروز ما فراز با gelek spas çepkeki kurt jibor rezdar çiğdem kılıç gün uçar bele an hadisa demam müziğe le 2 dakika ku havale mamadar kariya xwe bikin gelekî mêvanê me aziz hene di nava me da ez dixwazim hineka bi were parve bikim Rezdar malbata Rezdar Abdullah Öcalan di nava me da ye çepkekî xurt malbata Mazlum Doğan di nava me da ye malbata Zekiye Alkan di nava me da ye malbata Rahşan Demirel di nava me da ye malbata Deniz Poyraz di nava me da ye malbata Hayri Durmuş di nava me da ye malbata Mehmet Karasungur di nava me da ye malbata Mustafa Gezgör di nava me da ye malbata Mehmet Yavuzel di nava me da ye بله تماشاوان هیجان بینم جوش که مزن به پیامان نورو برزان سر لبیانی امرو صالح مسلم هاوسەرۆکی پێدا پامێکی تایبەتی بۆ پیرۆزبایی نەورۆز لە ڕێگەی ڕادیۆی دەنگی گەلەوە ناردووە با پێکەوە گوێبیستی بین دوای ئەویش زەینە مورات هاوسەرۆکی کەنەکە لەگەڵمان میوان دەبێت. از صالح مسلم نوروزا 24 لتوای گل ما لتوای گرتی ما ده حبس زندان اندان ابر قدیر ما چپرین شهر و لمالبات شهیدان گشکی دایکی شهیدم طیبتی پیروز کم و هیوید کم که سرکفتن مزن و دست پیک کنوبه جبو آزادی گل کردستانه و آزادیان حریمه گشکی به امدوه هیویدانه هیرو گلی ملحر شر پارچه کردستانه گشکی چابه خور نوروزه گشکی نوروزه کوم دبن و تینن خواسته که خواه تینن زمان جچاب کنه دا بگره حتانی امریکا دیاسپورا جی سلاب مجگش کن راه ام هیوید کن نوروز که خوش و گش و سرکتن مزن به دست کبن نوروز جدست بیکه دا جریه که نوروز چه بوی دا حتانا یعنی بری دا 1636 سالان و حتانی ریرو نوروز تن بوی روجه که نیه دست بیکه که نیه جبو انسانا جبو آزادی انسان جبو انسان جبو آزادی گلان و حتی نریه رو پیک خاطیه جبر هاوی نوروز وطه که خوی دین هیه بره بلکه جبو گلی کردستان تانه بو گلی آری تانه بون لئی رو نوروزی 24 جتوای جهان را بویه وک مشعله که ریوانا جبو آزادی جبو تکوشینه لان بری ظلمه ره پیشوان دکه ام هیوید کن دوی نوروزه دا جی وک گلی کرد که ام پیشنگی دموکراسی و براتی و آشتی دکنه ام هیوید کن گلی کرد کدین رو لکه فابلیزه جبو آزادی و دموکراسی گلا گشکی ام بوی سرکفتنه هیوید کن جگلی ما و جنسان ما و شتیکوشتر ما لحر داره و جار کدین جروجاوی کردستانه ام سلاوه ایتی کوشتر جهر کسی را دشینن ام هیوید کن که ببه دست بیکه کنی جبو آزادی و دموکراسی و براتی گلان هر بمین دخیر و خواشیده و نوروز جار کدین پیروز بید. زینب مراد هاوسەرۆکی کەنەکە لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵماندا زینب خان سڵاوت لەبێ ئەم کاتت باش و نەورۆزیشتان پیرۆز بێت. ئەم کاتێ ئێوە هەموو بیسەرانی رادیۆکەتان باش و نەورۆز لە ئێوە و هەموو گەلی کورد پیرۆز بێ. زینب خان ئەمساڵ نەورۆزێکی جیاواز دەکرێتەوانێ سەرباری ئەو هەموو
بارودۆخە سیاسیە ناهەموارەی کە لە کوردستانی گەورە و لە باشووری کوردستانیشدا بەڕێوە دەچێت پێم خۆشە لە وەکو سەرۆکی کەنەکە پێمان بڵێ کە پێویستە ئەمساڵ پەیامی نەورۆز چی بێت؟ بەڵێ خۆی سەرەتا من نەورۆزی ئەمساڵ لە هەموو گەلی کورد و هەموو گەلانی ئازادی خواست پیرۆز دەکەم تایبەت لە گیراوانی سیاسی و لە سەرویان ڕێبەری گەلان ڕێزدار عەبدوڵڵا ئۆجەلان لە دایکانی ئاشتی دایکی شەهیدان لە هەموو ژنان و کوڕانی گەلەکەمان کە لە تێکۆشاندان لە بەرەی بەرخودان لە بەرامبەر داگیرکاری و زەهنیەتی فاشیزم جەنگ دەکەن. من ڕاستیدا بینیومانە و لە ماوەی چەند ڕۆژەدا لە مەیدانەکانی پیرۆزبایی نەورۆز گەلی کورد چۆن پەیامی خۆیدا ینی پەیامێکی بەهێز لە کاتێکی زۆر زۆر هەستیار کە ئێمە دەبینین لە هەر چوار لای کوردستان هێرش هەیە تایبەت ئێمە دەبینین یعنی لە زنیەتێکی وەکی دەوڵەتی تورکیا کە بە ئامانجی ئیمحا و ئینکارکردنی گەلی کورد بە هەموو لایەکەوە هەم لە لای سیاسی و لای عسکەری و لای دیبلۆماسی لە هێرشدایە و لە بەرەی جەنگدایە لە بەرامبەر گەلی کورد. لە ئێرانیش بە هەمان شێوە دەبینین گەلەکەمان تایبەت لە دوای سەرکەوتنی شۆڕشی ژیان ئازادی و بەرەو پێش چوونی دیسان لەوەیش هێرش هەیە لەسەر گەلەکەمان لە بەشەکانی تریش بە شێوەی جودا جودا. لێرەدا پەیامی نەورۆز چی بوو؟ پەیامی ئاشتی و ئازادی بۆ ئێمە وەکو گەلی کورد بە درێژایی مێژوو ئەو پەیامە هەردراوە، بەڵام لەم ساڵەدا ئیسرارێک هەیە لەسەر ئازادی، هەم ئازادی بۆ سەرانسەری کوردستان و ئازادی بۆ هەموو گیراوانی سیاسی و لەسەرویان ڕێبەری کورد بڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. ئێمە لەوە بەهێزتر چۆن بیکەین، یعنی ئەم ساڵ بکەینە مایەی ئەو ئازادیە و بگەینە ئەو ئاشتیە کە لە پێناوێدا بەرخودانێک هەیە، ئەویش بەهۆی ئەوە کە ئەمەدی ئیدی نابێ بەڕاستی وەکو گەلی کورد قبول بکەین ڕێبەرێکی کورد لەناو ئەسارەتدا بێ لە زیندانێکی وەکو لە بندستی دەوڵەتێکی فاشیست وەکی دەوڵەتی تورکیا بێ، یعنی وەکی گەلی کورد ئیدی حتا گەلانی دیکە گەلانی دنیا ئێمە دەبینین لە هەوڵدانن و لە بەرخودانن بۆ ئەو ئامانجە و بینیومان یعنی ئەو کەمپینەی کە ئازادی بڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد کەمپینێکی زۆر زۆر بەرفراوانە، یعنی دەنگی ئەو پەیامە کە لە مەیدانەکانی نەورۆز درا و تەکید لەسەر یان پێداگیری لەسەر ئازادی فیزیکی بڕێز ئۆجەلان خۆی لە خۆیدا ئەوەکی جودا وەک دەنگ پیرۆزباییەکی جودادا ئەو نەورۆزەی ئەمساڵ لە هەمان کاتدا ئەو سەرکەوتنانە کە لەلایەن جنگاوەرانی ئازادی لە بەرامبەر داگیرکاری ئەنجام دەدرێن ئەو خۆی لە خۆیدا دیسان ئەوە پەیامەکی نەورۆزی ئەمساڵ بۆ هەموو بینیماندانی هەر لە دوێنی ئەو مزگینیە ڕاگەیەندرا کە سەرباری بەکارهێنانی پێشکەوترین چەکی ناتۆ لەلایەن دەوڵەتی تورکیا لە دژی جنگاوەرانی ئازادی بۆ ئامانجی داگیرکردنی خاکی کوردستان، بەڵام دەبینین وەڵامەکی ئەوها بەهێز دەدرێتەوە. ئەوە خۆی لە خۆیدا هەم متمانە و هەم مۆراڵ و هەم هێزێکی گەورە دەگداتە گەلەکەمان کە ئەویش لە مەیداندا چۆن بتوانێت بەو پشتگیریە و بەو پەڕی تێکۆشانە کە بتوانێت پشتگیری لەو بەرخودانە بکا کە گەریلاکانی ئازادیان جنگاوەرانی ئازادی لە مەیدانی شەڕ ئەنجامی دەدەن بۆ پاراستنی هەم خاک هەم نیشتمان هەم ڕۆمەتی گەلەکەمان و بۆ شکستنی ئەو شکاندنی ئەو ذهنیەتە فاشیستە کە بوتە بەڵا نەتەنیا بۆ سەر گەلی کورد تەنانەت بەسەر هەموو گەلانی ناوچەکە و گەلانی دنیا لە کەسایەتی دەوڵەتی تورکیا و بەسەرکەشی کەسێکی وەکی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو خۆی لە خۆیدا وای کردووە کە ئیدی بانگەوازیەکە وا بێ پەیامەکە وا بێ، بەڵام ئێمە لەو قۆناغەدا چۆن بتوانین کە بڕاستی بگەینە ئەو ئامانجانە کە ئەو پەیامە لە پێناوی دەدرێ، ئەویش مەگەر بە یەک ڕێزی و بە ڕۆحی یەکێتی نەتەوەیی هەموو لە هەم لایەنی سیاسی هەم لایەنی کۆمەڵایەتی و هەم لەم بە هەر چوار لای کوردستان و لە سەرانسەری جیهاندا ئیدی ئەمڕۆ گەلی کورد پێویستی هەیە لەو قۆناغەدا بە ڕۆحی یەکێتی نەتەوەیی پێشوازی لە ساڵی نوێ بکا و ئەو نەورۆزە بکاتە نەورۆزی سەرکەوتن و بەدیهێنانی هەموو ئامانجەکان. باشە زەینەب خان بۆ خۆت دەزانی کە ئێستا ستاتوی باشووری کوردستان لە بەردەم مەترسێکی گەورەدایە و باس لە ئۆپراسیۆنێک دەکرێت کە بڕێوە دەچێت
لە ئەم ساڵدا و دەوڵەتی تورکیا بە درێژایی نزیکەی 50 کیلۆمەتر چۆتە ناو خاکی باشووری کوردستانە، بەڵام ئەوەی کە هەیە ئێستا لە باشووری کوردستانە بۆ خۆت دەزانی کە خەڵک سەرقاڵی کۆمەڵی بابەتی دیکەیە. گرنگترین و زەقترینیان بڕیارەکەی دادگای فیدرالیە هەڵبژارنی پەرلەمانی کوردستانە، نەبوونی موچەی فەرمانبەرانە. چۆن وا بکرێت کە ئەم دامەزراوانەی کە هەیە بە تایبەتی لە ئەوروپا، ئەم حەزبە سیاسانەی کە هەن لە باشووری کوردستانە لەم مەترسێت جددیە ئاگادار بکرێنەوانێ؟ بەڵێ من بێم بەر لەوەی بێمە سەر ئەو وەڵامی ئەو پرسیارە، یعنی ئەبێ بزانین چارەنووسی کورد لە هەر چوار لێک کوردستان یەک چارەنووسە پێکەوە گرێدراوە و ئەوەی ئەمڕۆ لە باشوور دەقەومێ دیسان گرێدراوی ئەو ڕەوشەیە کە لە بەشەکانی تری کوردستان هەیە. ئێمە هەمومان دەبینین دژمنانی گەلەکەمان گەلەکن، بەڵام لە سەرویان دەوڵەتی تورکیایە. بە ماوەی ئەوەندە ساڵە هەر لە دوای ڕاپەڕینی 1991 تا ڕۆژی ئەمڕۆمان سیاسەتێکی وا لەو باشوورە بەڕێوە دەبردرێ کە وا لێ هاتووە ئیدی گەل بێ مۆراڵ بێ، گەل بێ ئیرادە بێ، گەل باوەڕی نەمینی بە هیچ پێشکەوتنێک یان ژیانێکی باش. لە هەمان کاتدا ئەو هەڵە سیاسیە گەورانە کە لەلایەن بەڕێوەبەرانی دەسەڵات لە باشووری کوردستان لەگەڵ حکوومەتی مەرکەز ئەوە خۆی لە خۆیداش بووتە هۆکارێکی دیکە بۆ ئەوەی کە ئەو نەهامەتیانە بەسەرگەلەکەمان لە ڕۆژی ئەمڕۆمان وەکو مەترسی بەسەر ئەو قوارەکە ئمە دەڵێن هەرێمەکی فدرالی هەیە لە عێراق و ئەو عێراقە کە لە ئاستی پەیوەندی و چارەسەرکردنی پرسی کورد لە هەرسێ دەوڵەتەکانی تری لە پێشە، وەکو تورکیا، وەکو ئێران و هەتا وەکو سووریا، تایبەت لە دوای 2003. بەڵام بەداخەوە ئەو دەرفەتە کە ڕەخسا بوو بۆ ئەو بەشەی کوردستان لەلایەن سیاست مدارانی ئەو بەشە نەتوانرا بە شێوەیەکی ڕاست و درست بخرێتە خزمەتی گەل، بخرێتە خزمەتی پرسەنەتەوەیەکان، بخرێتە خزمەتی باڵای گەلی کورد. بەداخەوە بەهۆی ئەو بەرژەوەندیە تەنگانە کە لەلایەن حیزبەکانەوە بەڕێوە دەچن، چکە بەرژەوەندی اقتصادی و ئیکۆنۆمی وای کردووە لە هەمان کاتدا دەستێوەردانی وڵاتانی دەرەوە و تەماعیان وەکو تایبەت وەکو دەوڵەتێکی وەکو دەوڵەتی تورکیا بە پلانی استراتیجی هاتووتە مەیدانەکانەوە و ئیشارەت جەنابتان ئیشارەتتان پێدا، یعنی 40 تا 50 کیلومتر داگیرکاری لەناو خاکی کوردستان ئەوە لە هیچ شوێنێک و لە هیچ قانونێک و لە بە هیچ بنەمایەک ئەو شتە قبول ناکرێ، بەڵام چاوپۆشی لێ دەکرێت ئەوە لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێم و لەلایەن هەندێک لایەنی سیاسی بەداخەوە ئەوە خۆی لە خۆیدا دەبیتە بەهانەیەک بۆ ئەوە زیاتر زێدەڕەوی بکرێ، چێ لەلایەن دەوڵەتی تورکیا و لە هەمان کاتدا وەکو دەرفەتێک ببینرێت لەلایەن حتا حکوومەتی مرکزی عێراقیش وەکو دەرفەتێک بۆ خۆی ببینی بتوانی زیاتر زەخت لەسەر ئەو هەرێمە بکە. بە بۆ چوونی من ینی بەڕاستی مەترسی زۆر گەورەیە، بەڵام بە هەمان کاتدا وەکو دەرفەتێکی دەتوانم بڵێم بیبینین ئەو قۆناغەدا چۆن بتوانین دەرباز بکەین، چۆن بتوانین لەو نەهامەتیانە گەلەکەمان لێرزگار بکەین، ئەویش بە یەکخستنی ڕێزی نەتەوەییە. سەبەبێکی زۆر زۆر هۆکارێکی زۆر زۆر گەورە لەو نەهامەتیانە کە ئێستا ئێمە باسی لێ دەکەین، ئەو مەترسیانەکە لەسەر هەرێمە نەبوونی یەک ڕێزی نەتەوەیی لە بینی لایەنە سیاسیەکانە لایەنە سیاسی کوردیەکان لە کاتی دانوستاندن لەگەڵ حکوومەتی مرکزی عێراق، هەروەها نەبوونی یەک دەنگی و یەک هەڵوێستی نەتەوەیی لە بەرامبەر ئەو زێدەڕەویانە ئەو دەستدرێژیانە و ئەو هێرشە و ئەو بنپێکردنە مافیگەلەکەمان لەلایەن دەوڵەتانی هەرێمی و تایبەت دەوڵەتە داگیرکەرەکان و لە سەرویان دەوڵەتی تورکیایە. ئەوە خۆی لە خۆیدا ئەو نەبوونی یەک ڕێزی و یەک دەنگی و یەک هەڵوێستیە وەکو دەرفەتێک دەدرێتە دژمنانی گەلەکەمان بۆ ئەوە زیاتر پلانەکانیان تکومەتر بکەن لە بەرامبەر باشە. پەیوەندی کەنەکەی سەر لەگەڵ لایەنە سیاسیەکانی باشووری کوردستانە چۆنە تاوەکو ئەم یەک ڕێزی و یەک دەنگی کە جەنابەت باسیەکەی کۆ بکرێتەوە؟ یعنی مەسئلە پەیوەندی ئێمە گەنەکە وەکو تاکە
سازیەکی نەتەوەی تاکە دەستگایەکی نەتەوەی کە بە درێژایی مێژووی دامەزراندنی لە حتا ڕۆژی ئەمڕۆمان کار بۆ یەکخستنی ناوماڵی کوردی کردووە بۆ دروستنی یەکێتی نەتەوەی لە بینی حزب و لایەنە سیاسیەکان بەڵام جارێکی تر ئەمن تاکید لەسەر ئەوە دەکەمەوە بەداخەوە هەندێک حزب و لایەنی سیاسی بەرژەوەندی خۆیان لەو یەک ڕێزی و یەک هەڵوێستیە نابینن دەکەونە خزمەتیان دەکەونە پاڵی دژمنانی گەلەکەمانیان هێزی داگیرکرد ئەوە خۆی لە خۆیدا دەبیتە ئاستەنگێک لە بەرامبەر ئەو هەوڵدانە بەڵام معنای ئەوە نییە هیچ هەنگاوەکی دەنراوەنە بە پێچەوانەوە هەنگاوی زۆر زۆر گەورە نراوە و ئەمە دەبینین یعنی هەڵوێستی هەندێک لایەنی سیاسی جوداترە لە هەندێک لایەنی تر بەڵام خۆی لە خۆیدا نەبووتە ئەو کارانە و ئەو هەنگاوانە نەبووتە هۆکارێکی کە ئەمە بڵێن ئیدی کورد یەک خێتابی سیاسی هەیە کورد بە استراتیجیاکی نەتەوەیی هەڵسوکەوت لەگەڵ ڕووداوەکان دەکایان لەگەڵ ئەو مەترسیانانە دەکا کە لە بەرامبەر گەلەکەمان هەیە بەداخەوە تا ئێستا نەگەیشتوونەتە ئەو یعنی ئەو ئامانجە کە ئێمە پێویستیمان بگەینێ ئەوش جارێ تر تەکید لەسەر ئەوە دەکەماکەوە بەهۆی هەڵسوکەوتی هەندێک حزب و لایەنی سیاسی بە پێ بەرژەوەندی تەنگی حزبی خۆیانیان تاکی خۆیانەوە باشە هەفتەی ڕابردوو لە چواردەی ئەم مانگەدا مەبەست مۆڵامی ئەم پرسیارە بیتەوە عێراق و تورکیا ڕاگەنراوێکی هاوبەشان بڵاو کردبەوە دوای کۆبوونەوەی نێوانیان کە تایبەت بوو بە بواری ئەمنی ڕاگەنرایەکی هاوبەشان بڵاو کردبەوە دەڵێن بوونی پاکەکە لە عێراق پێشێلکردنێکی ئاشکرای دەستور و خاکی عێراق بۆ هێرشکردنە سەر تورکیا بەکاردێنی وە کۆمەڵی خاڵ و بەندی دیکە لەناو ئەوانەیە باسکرا بوو کە پێویستە یەک سنووردا بندرێت وە چاپۆشی لە هەندێک شت هەیە نەکرێت تا چەند ئەم ڕاگەیەندراوە مەترسیە بۆ سەر نەک بەتەنیایانی بۆ تەفگەری ئازادی بۆ باشووری کوردستانیش ئەگەر بێوە کار لەسەر ئەم ڕاگەیەنراوە هاوبەشیان بکەن بەڵێ ینی هەمومان دەزانین کو دەوڵەتی تورکیا چەند ساڵە تایبەت لەو 4 ساڵی ئەخیر لە هەوڵدانێکی زۆردایە کە بتوانی بگاتە ئامانجی خۆی ئەوش فراوانکردنی داگیرکاری خۆیە و لە ناوبردنی حرەکەتی ئازادی گەلی کوردستانە بەڵام نەگەیشتوتە ئامانج نەیتوانیوە یەک لەو هەدەفانە لەو ئامانجانە کە هەی بوو بەجێبینی ئەوش بەهۆی ئەو بەرخودانە کە لە بەرامبەر ئەو ئۆپەراسیۆنانە دەکرێت لەلایەن گەریلەکانی ئازادی بەڵام لە ئێستادا لە ڕێوگا و ڕێبازی تر دەگەڕێت ئەو ئێستا دەوێت حکوومەتی عێراق بکاتە شەریکی خۆی چۆن بەکارهێنانی هەندێک کارتی زەخت لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەوش ببنە بەشێکی حکوومەتی مرکزی مەبەستم بۆ ئەوەی ببنە بەشێکی لەو ئامانجانەیان ئۆپەراسیۆنانە بەڵام هەمومان دەزانین یعنی هەم هەندێک بەڕێوەبەرانی ئیدارەی حکوومەتی مرکزی لە عێراق و هەندێک لایەنی سیاسیش لەو مەترسیە ئاگادارن کە تورکیا تەنیا مەترسی لەسەر کورد نییە بەڵکو لەسەر هەموو عێراق و لەسەر هەموو ناوچەکەیە و ئەوە ڕاستیە کە هەمومان ئێمە وەکو کورد دەبێ ئێمە گەشت بووینە ئەو قەناعەتەیان ئەو ڕاستیە کە تورکیا نەوەکو ئەوە پرۆپاگەندە بۆ دەکاویان ئەو بەهانەیە کە ئەمن لە دژی حرەکەتی تەفگەری ئازادی گەلی کوردستانم و ئەو ئۆپەراسیۆنە لە پێناو ئەوە دەکەن ناخێر بە پێچەوانەوە تورکیا ئامانجیتی هەموو کورد لە ناوبەرێ و بە تایبەتی ئەو ستاتوێکە لە هەرێمی باشووری کوردستاندا هەیە کە بە وەکو دەستکەوتێکی گەلەکەمان دەبینرێ ئەو چاوی بار هەڵناگرێ و لە سەروی ئامانجەکانی ئەوەیە کە ئەو ستاتوێ لە ناو ببە و دلیلیش هەیە لەسەر ئەو بابەتە بەڵام بەداخەوە هەندێک لایەنی سیاسی ئەو ڕاستیە دەبینن بەڵام چاوپۆشی لێ دەکەن بەهۆی هەندێک بەرژەوەندی تەنگی خۆیانەوە لەبەر هەندێ ئێمە دەڵێن هەندەم لە ناو خودی عێراق و هەم لە ناو ئاستی کوردستانەوە هەم لە ناو گەل هەم لە ناو لایەنە سیاسیەکان لەو مەترسیانە ئاگادارن کە تورکیا مەترسیە لەسەر هەموو کوردستان و لەسەر هەر تاکەکی کورد نەتەنیا لەسەر قاکی کوردستان تەنانەت لە دەرەوەی کوردستان. باشە زەینەب خان زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە سوپاس دەکەم لە بەرەوەی تەنیا 3 خولەکاتی من ماوە ئێوە وەکو کەنەکە چی دەکەن لەبارەی هەر لەو ڕاگەنراوە هاتبوو کە باستەوە دەکات تورکیا پێشوازی لەو بڕیارە دەکا کە ئەنجومەنی یاسای نیشتیمانی عێراقی دەرکردووە بۆی پەکەکە بەرەخراوێکی قەدەغەکراو لە عێراق هەژمار بکرێ چی دەکەن بۆی ڕێگری لەمە بکرێت؟
ما وەکو کەنەکە پێش ئەوە چووکە ئێمە دەزانین بەپێی ئەو سیاسەتە کە دەوڵەتی تورکیا بەڕێوەی دەبا لە چه هەوڵدانەکەیە ماوەیەکی پێش دەستمان کردووە بە هەم بە دانوستاندن هەم بە چاوپێککەوتن لەگەڵ لایەنە عێراقیەکان هەم حزب و لایەنە سیاسی لەناو کۆمەڵگادا هەندێک ڕوونکردنەوە بدەین یعنی تەوگەری ئازادی نا ئەوەیە کە بخرێتە لیستی تیرۆر بە پێچەوانەوە ئەو تەوگەرەیە ئەو کەسانن کە توانیان لە دژی داعش شەڕ بکەن و خاکی عێراق بپارێزن چ لە شنگال بێت چ لە کەرکوک بێت چ لە مەخمور بێ و لە هەموو ناوچەکانی دیکە بەڵام ئەوە هەوڵدانی تورکیایە کە دەیەوێ ئەوە بکە ئێمەش هەم بە دانوستاندنی ڕوبەڕوو هەم بە لێدوان و تایبەت هەر لە دوای ئەو ڕاگەیاندراوە کە گوایە اتفاق هەیە لە بینی حکوومەتی مرکزی عێراق و لە بینی تورکیا وەکو پەیام نێردرا لە هەموو بۆ حزب و لایەنە سیاسیەکان بە ناوی ئەو حیزبانە بۆ سەرکردەی ئەو حزب و لایەنە سیاسیانە کە لە ناو عێراقن و بە هەمان کاتدا وەکو پەیامێکی گشتی کەنەکە کومرینەتەوەی کەنەکە لە بەرامبەر ئەو استرافیکەی بەرپرسانی دەوڵەتی تورکیا بۆ عێراق بۆ زیادکردنی زەختەکانیان لەسەر هەم لایەنە سیاسیەکان و هەم حکوومەتی عێراق وەکو ناوەندی بڕیاری مرکزی دەوڵەتی عێراق وەکو لێدوانیش ئەوەمان هەم شەرمەزار کرد و هەم ئاگاییماندا لەو مەترسیانە کە لەسەر عێراق هەیە بەگشتی کە بۆ لە لەباربردننی ئەو تەجروبەیە ئەو ئەزمونە فدرالیە کە وەکو گۆڕینی دیموکراتی لە ناو خودی عێراق لە دوای 2003 کراوە ئەو احترافە بە مافی کورد لە ناو عێراق کراوە دەوڵەتێک وەکی تورکیا چاوی بەر هەڵناگری دەوێت ئەوەیش لە ناو بەرێ و عێراق بیگەڕێنێتەوە کاتی تاریکی کاتی زمانی ستەمکاری سیستەمی دەوڵەتی بەعس ئەوانە هەموو هەم بە پەیام و هەم بە دانوستاندنی ڕوبەڕوو لەلایەن کەنەکەوە و لەلایەن هەم ئەندامانی کەنەکە و هەم وەکو شاند و هەم وەکو کەسایەتی لە پەیوەندی داین لەگەڵ هەموو هەم بەرپرسانی حکومی و هەم بەرپرسانی سیاسی و حتا کەسایەتی ناو کۆمەلگا و ئەکادیمی بۆ ئاگادارکردنەوە لەو مەترسیانە کە دەوڵەتی تورکیا سەرکێشی بۆ دەکا و ئەو ئامانجانەکە هەیەی دنیاک سوپاس زەینەب موراد هاوسەرەکی کەنەکە کە لەگەڵ ماگوی جارێکی دیکە نەورۆستان پیرۆز بێ و هەر لە خۆشیدا بن. سپاس بۆ ئێوەشی و سەرکەوتن بۆ ئێوە. بەڕێزان سپاس بۆ ئێوە شتام کاتە بیسەری دوو کاتژمێر ڕووماڵی بەردەوامی بەرەوچوونی ئاهەنگەکانی نەورۆز بوون. ڕاستە و خۆ دوای من ستۆدیۆی ڕادیۆی دەنگیگەل دەچێتە قەندیل و ئامەد.